پرۆژەی کتێبی دەنگی هاوکاری. ناوی کتێب غەمی دایک. بابات ڕۆمان. نووسینی شلێر خاکی. وەرگێڕانی کارزان خدر. کوردستان سلێمانی 2014. زنجیرە 471 بڵاوکراوەکانی خانەی چاپ و بەخشی ڕێنمایی. لە بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانە گشتیەکان ژمارە سپاردنی 1081 ساڵی 2014 پێدراوە. پرۆژەی 100 ڕۆمان. زنجیرە 31. چاپی یەکەم وەرگێڕانی کوردی. سەرپەرشتیاری چاپ سەلاحەدین بایەزیدی. دیزاین و بەرک کارزان خدر. هەڵەچن جەوهەر ئەحمەد. شوێنی چاپ چاپخانەی گەنج. چاپی یەکەم خستانی 2014. وێنەی بەرگی کتێبەکە دایکێکی ماندوو کە لە حەوشەی ماڵەکەیدا لەسەر سەکۆیەک دانیشتووە، وەکو ئەوەی ماندووبوونێکی زۆری چەشت بێ. کۆرپەیەکی لە باوەشدایە و چاوەکانی بڕیوتە ئاسمان. ڕەنگە لە دڵی دانزا بخوێنێتەوە بۆ جگەرگۆشەکانی. کچە 7 ساڵانەکەشی لە بەردەمی وەستاوە، چاوی بڕیوتە زەوی بە جۆرێک بۆ دەنکە مێروویەک بگەڕێ. خوێندنەوەی ڕووپاک عومەر. کاری مۆنتاژ ڕێبین کازم. سەرپەرشتیاری پرۆژە خەیڕوڵڵا نحمەد. لە بەرواری 2/1/2017. هەموو بازرگانیکردنێک بەم کتێبە قەدەغەیە، چونکە ئەم کتێبە بە خۆبەخشی بۆ نابیناکان تۆمار دەکرێت. سارێکی غەریبیانە و بە کۆڵە پشتێکی خۆشی و ناخۆشی خەڵکی سەر ئەم زەویە لە پشتکێوی قەڵاتەڕەش ئاوا دەبوو. خەڵکی گوند وردە وردە بە ڕوخسارێکی ماندوو هیلاکەوە بە سوارایی وڵاخ و بەپێ بەرەو گوندەکە دەکەوتنەڕێ. تۆسخۆڵێکی زۆر لە گەڕانەوەی خەڵک و مەڕووماڵات و یاریکردنی منداڵان لە هەوادا پەرش و بڵاو ببووە. وردە وردە جێی خۆی دەدا بەو دووکەڵەی کە لە کوڵانە تەندورەکان هەڵدەستا یان نەدەما و ئەو کۆڵانەنەی کە بچووک و تەسک بوون بە بێدەنگی بەدیار دەکەوتن. وەڕێنی سەگ و دەنگی زەنگوڵەی مەڕەکان یاریکردنی منداڵان بە هێواشی بەرەو بێدەنگی دەچوو. وردە وردە گوند بێدەنگێکی بەخۆیەوە دەبینی چەتری شەو باڵی بەسەر زەوی دەکێشا. یەکێک لەو ماڵانەی گوند ماڵی ئێمە بوو. جگە لە خێزانەکەمان من و براکەم و کوڕی مام و زانا. من 7 ساڵان بووم، تیای برام 8 ساڵان و زانا 6 ساڵی تەواو دەکرد. کاری ئێمە دیار بوو، لە هاویندا هەموو بەیانیەک دەچوون بۆ کێڵگە و پارێزگاریمان لەو شتانە دەکرد کە چاندبوومان، واتە ئەگەر تین و بووبان ئاومان دەدا، ئەگەریش لاواز بووبان کیمیامان پێدەکرد و هژارمان دەکرد. ئێمە بۆ چاودێری لەو کێڵگەیە بە تەواوەتی شارەزا کرابووین. خوا نەخواستە کارێکمان بەهەڵە کردبا یان زەرێکمان بۆ کێڵگەیە گەیاندبا بە توندترین شێوە سزا دەدراین. لەو سەردەمەدا بوونی منداڵی زیاتر نیعمەتێکی گەورە بوو، بە تایبەتیش کوڕ، چونکە هەبوونی کوڕ واتە زیاتر بەرزبوونەوەی دەستی کاری مرۆوی بۆ باشتر کارکردن و کشت و کاڵ و ئاژەڵداری. لەبەر ئەوەی منداڵانی گوند لە 5 ساڵیەوە وا پەروەردە دەکران کە وەک بەرد خۆڕاگر بن. ئێمەش لەو چوارچێوەیە بەدەر نەبووین، واتە نەکردنی کار، بەڵکو لەوان کارمان زۆرتر و مەشغوڵتر بووین. ئەویش بەهۆی بوونی زەوی زۆر و زیاتر لە 500 سەڕەمەڕ و جگە لە بوونی چەند سەرەمانگا و گامێش بەیانیان سەعات 6 کە لە خەو هەڵدەستاین بەرەو کێڵگە دەڕۆیشتین تاکو سەعات 3 و 4 بە هەموو توانامانەوە کارمان دەکرد. دوای ئەوە ئازاد بووین لە هەر کارێک کە حەزی لێ بکەین و بیکەین و تەواوی ئەو کاتێک کە دەمایەوە یاریمان دەکرد. هەرچەندە زۆر ماندوو دەبووین، بەڵام لەبەر ئەوەی کاتی یاریکردن بوو هەسمان بۆ ماندووبوون نەدەکرد. یاریکردنی ئێمە زیاتر تۆپی پێبوو، دوو گۆڵی، بەڵام هەرگیز تۆپێکی پلاستیکمان بۆ نەدەکرا، چونکە بڕوایان وابوو ئەگەر کەلوپەلی یاریکردنمان هەبێت
کارەکانمان بەباشی ئەنجام نادەین. هەتا ئەو کاتێکی ئێمە گەورە دەبووین یاریمان لێ حەرام کرابوو. ئێمە بەدەستەوانی چەرمی پلاستیک تۆپی بچووکمان پێ دروست دەکرد. هەموو ڕۆژەی بۆ تۆپە بچووکە یاریمان دەکرد. بە کاتێکیش تەواو دەبوون لە یاریکردن تۆپەکەمان لە جێگەیەک دەشاردەوە. دوای عەسریش بەرەو ماڵ دەگەڕاینەوە. هەموو ڕۆژێک دوای چاودێریکردنی کێڵگە و یاریکردن بە تراکتۆر بەرەو ماڵەوە بەڕێدەکەوتین. نیوەی مانگی هاوین بوو، یەکێک بوو لە ڕۆژە سوتێنەرەکان کە زۆر گەرم بوو. ئەو ڕۆژە چاوەڕێی هاتنی تراکتۆر بووم، بەڵام هیچ خەبەرێک لە تراکتۆر نەبوو. ئێمەش بە ناچاری بەپێ بەرەو ماڵ بەڕێکەوتین. کاتێک گەگەڕاینەوە هەموو خزم و دۆستان و جیران و خەڵکی گوند لە ماڵی ئێمە بوون. کارەساتێکی خەمگین و ناخۆش دیار بوو. هەندێکیشیان دەگریان. دیار و ڕووداوێکی ناخۆش ڕوویدا بوو، ڕووداوێک کە دەیویست دنیای شیرینی منداڵیم لێ بستێنێ. باوکم و مامم هەریەکیان 8 منداڵیان هەبوو لەگەڵ چەند بووبوونەوە. هێشتا پێکەوە لە یەک ماڵ دەژیان. خێزانێکی گەورە و گەڕم و کوڕ و قەڵەباڵغمان هەبوو. ئەو ڕۆژەی کە لە کێڵگە بەرەو ماڵ گەڕاینەوە لە نێوان هەمویان دایکم دیار نەبوو. لە کچی مامم برسی دایکم لەکوێیە؟ بەڵام لە جیاتی دایکم پیشان بدات منی لە باوەش گرت و گوتی ژیناگیان دایکت نەخۆش بووە، ئەویان برد بۆ لای دکتۆر، ئینشاڵڵە زوو دەگەڕێتەوە. بەڵام دایکم پێش ئەوەی بگاتە نەخۆشخانە وتی دوای کردبوو. ئای کە کاتێکی ناخۆش بوو. ئەو ساڵە ساڵی غەم و پەژارە بوو. ساڵی 1989 بوو. من و براکانم و تیا و محەممەد زۆر بچووک بووین کە تەمەنی محەممەد تەنها 3 ساڵ دەبوو. وردە وردە ئێمە هەتیو دەبووین. ئێستا هەر کاتێک تەنیا بم بیری جارانی منداڵیم دەکەمەوە کە بەچە هاوینێکی گەرم ئەو ئازارە سەختەی ژیانم بەڕێ کرد. مەراسیمی بە خاک سپاردنی دایکم دەستی پێکرد. 3 شەو و 3 ڕۆژ وەکو نەریتێکی خەڵکی گوند مەراسیم و فاتیحە خوێندنمان بەڕێ کرد بە جۆرێک کە هەموو خەڵکی گوند بەشداری لەو مەراسیمەدا کرد بوو. وە کاتێک کە دەمبینی براکانم و خەڵک دەگریان منیش دەگریام و کاتێکیش کە دەیان بردم بۆ ملای منداڵان دەیانگوت یاری لەگەڵ منداڵاندا بکە. منیش یاریم دەکرد. ئەوەندە منداڵێکی بچوو بووم کە هەتا نەمدەزانی ئەو خەڵکە بۆچی لە ماڵی ئێمە کۆبوونەتەوە و دەگرین. نەمدەزانی کە دایکم بوو هەمیشەیی لە دەست چووە. براکەم چیە لە من گەورەتر بوو. ئەو تێدەگەیشت و دەزانی بۆچی دەگریا، بەڵام من نەمدەزانی بۆچی دەگریام. دڵم بووی دەسووتا و منیش بۆ ئەو دەگریام بەبێ ئەوەی بیانوێکم هەبێ بۆ فرمێسک ڕشتنەکەم. دوای ئەوەی کە هەموو شتێک تەواو بوو ڕۆژێک ئێمەیان بۆ ماڵی مامم برد تا ئەو کاتێک کە وەزعەکە ئارام بوو میوانەکانمان هەمویان ڕۆیشتین ئێمە گەڕاینەوە ماڵەوە. کاتێک گەیشتینە ماڵی خۆمان دیتم کە بێدەنگی باڵی بەسەر هەموو جێگەیەکدا کێشاوە و ماڵەکەمانە غەرقی بێدەنگی بووە. لە ڕوخساری براکان و خوشکەکەمدا هەستم دەکرد کە ڕووداوێک بە شێوەیە کاری لەسەر کردبوون، بەڵام من لە هەستکردن بە گەورەی ئەو ڕووداوە بەدەر بووم. ئەگەر داوای دایکم دەکرد ئەوان پێیان دەگوتم کە بۆ لای خودا ڕۆیشتووە. ئەو کات پێم وا بوو کە ئەو کەسانی کە بۆ لای خودا دەڕۆن ڕۆژێک دی هەردەگەڕێنەوە لە کاتێکدا کە ڕووبەڕووبوونەوە بوو لەگەڵ قیامەت. ئەی دایکی ئازیزم، دوولانکە ئێمەت بەبێ ماندوو بوون پاڵداوە، لایلایەت بۆ دەکردین. ئەمڕۆ تۆم لە دەست داوە. لە سوز و خۆشەویستی و لایلایەت تۆ هیچ خەبەرێکم نییە. بە پێچەوانەوە دەبێ من بۆ محەممەد وەکو دایکێک وابم، لە جێگەی تۆ لایلایەی بۆ بکەم. ئەگەرچی ناشزانم وەکو تۆ لایلایە بکەم، بەڵام هەردەیکم تاکو ئارامی بە منداڵە هەتیوەکەت ببەخشم. ئەی دایکی ئازیزم، کاتێک تۆ لە ژیاندا مابوویت ژیان تەنها پێکەنین و خۆشی و شادی بوو. پێکەنینێک کە دایکان فێری منداڵەکانیانی دەکەن. منیش ئەو پێکەنینە لە تۆ فێر ببووم، چونکە بە بۆنی تۆ هەمیشە پێکەنی ناوی ببووم. پێم وابوو کە بەشی من لە دنیادا تەنها شیرین و شادی و خۆشیە، بەڵام نەمدەزانی کە ناخۆشی و تاریکیش بوونی هەیە. تا لە ناکەو ئەو ڕووداوە ڕوویدا پێمان گوترا هەتی و ئێستا چەند ساڵێکە کە کەس بە ناوی دایک بانگ ناکەین. ئەی دایکی من، دووری و نەبوونی تۆ بۆ من جێگەی ئارامگرتن نییە. ئەی فریشتەی پاکی، هێشتا بۆنی خۆشی تۆ لە دەر و دیوارەکان دەکەم، هەر بەهۆی ئەو بۆنە خۆشەوە کە تا ئێستا ئەو خانووە خۆمانم خۆش دەوێ، چونکە لە کونج بە کونجی ئەم خانووەدا بە خەیاڵ وێنەی تۆ دەبینم و بۆنت دەکەم.
هەموو کات بیرم لای تۆیەوە و بیرکردنەوە لە تۆ ڕێگەیەک بۆ گەیشتن بە باشی و میهرەبانی و گەورەی تۆ. ئەی دایکی من، ئێستا کە ماوەیەکە لە لام ڕۆیشتوویت لە سووچێکەوە بە تەنها لە شەوێکی سارد و تاریکدا کە چاوەڕێی ڕووناکی و دیدار بە تۆم، نازانم بە کام وشە بە کام ناوبانگت بکەم، بە کام عاشق هەست پێ بکەم. ئەی سەراپای پاکی خۆشەویستی، ئەی باڵندەی بۆن خۆش و جوانی دڵان، تۆ لە کام پارچەی بەهەشتی و بە کام عەشقی خودایی دروست بووی بۆ هەستپێکردن و تێگەیشتن و باوەڕبوون بە تۆ، بۆ هاوڕێیەتی و خۆشەویستنی تۆ دەبێ غرقی ناو ئاسمانی شین بین. محەممەد کە تازە شیرەخۆر بوو، چەند ڕۆژێک خوشکەکەم دەیبرد بۆ ماڵی دراوسێکەمان، چونکە منداڵێکی هاوتەمەنی محەممەدیان هەبوو بۆ ئەوەی شیری پێبدا. بەڵام محەممەد منداڵی دایکم ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک هەتا دەمیشی لێ بدات. ئەگەرچی خوشکەکەم و ئەوانی تر زۆر هەوڵیاندا، بەڵام بێسوود بوو. خوشکەکەم ماوەی ساڵێک بوو ژیانی هاوسەرگیری پێکهێنا بوو. تا ئەو کاتێک کە خوشکەکەم هەبوو، محەممەد لەلای ئەو بوو، بەڵام ئەویش هەر دەبێ ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە ماڵی خۆی. منیش تەنها و تەنها مامەوە پارێزگاریکردن لە محەممەد بەمس پێدرا. خوشکەکەم داوای لێ کردم کە بەباشی چاودێری محەممەد بکەم، زوو خواردنی پێ بدەم تا لاواز نەبێ. هەروەها گوتی هەوڵ بدە بۆ خۆت جلەکانی بۆ بشۆیت و تێگەیان ژیانیان 6 کوڕ و 2 کچ بوون. پێیان وابوو کە پەیوەندی باوکم و زەڵدایکم دوای هاوسەرگیری دایکم و باوکم نامێنێ. هەر بۆ هۆیشەوە کچی مامی دایکم هاوسەرگیری نەکردبوو. بە مردنی دایکم زەمینەی هاوسەرگیری لەگەڵ باوکم خۆش بووە و کراوەتەوە. بە هەر حاڵ ڕۆژەکە هات، ئەو ئافرەتە بە ناوی زەڵدایک هات بۆ ماڵمان. دایکم پێشتر ئەوەی دەیگوت کە زەڵدایکەکان زۆرینەیان دڕەق و بێبەزەین، ڕاستیەک بوو قسەی دایکم. بە هەر حاڵ زەڵدایکی ئێمە نەک تەنها دڕەق و بێبەزەی بوو، بەڵکو زۆر خەراپ و توندڕەو بوو. بەلایەکدا رازی بووم کە بێتە ماڵمان تا دۆخەکە ئارام و هێمن بێتەوە، بەڵام بەلایەکی دیکەدا دڵم بە هیچ شێوەیەک نەیدەویست دێ دایکم ڕ بکاتەوە. دایکێک کەوەکو بەرد خۆڕاگر بوو تا ئەو کاتێک کە کۆچی دوایی کرد، هەموو ئەو ناخۆشی و کێشە و گرفتانەی بۆ ئێمە دەگۆڕا بۆ خۆشی و شادی و ئارامی لە کاتێکدا کە بەرامبەر کێشەکان دەوەستایەوە. لە یەکێک لە ڕۆژەکانی پاییزدا کە بۆ قەیدکردن بۆ قوتابخانە هاتبوون، منی لە پۆلی 1 و چیای لە پۆلی 2 دانا. قوتابخانە یەکەم جێگە بوو کە منی بخۆیەوە گرت. محەممەد کە زۆر هۆگری من بوو، خۆی بە منەوە گرت بوو
هەر کاتێک کە دەچوم بۆ قوتابخانە ئەو دەگریا، زۆر جار لەگەڵ خۆمم دەبر بۆ قوتابخانە، بەڵام ئەو بچووک بوو لە پۆلدا دەگریا، زۆر جاریش لە پۆلدا خەوی لێ دەکەوت. دوای چەند ڕۆژێک مامۆستا تووڕە بوو لە پۆل دەری کردم و پێی گوتم کە دەبیە هۆی بێزارکردنی قوتابیەکانی تر. ئامۆژنم هاوکاری کردم و تا کاتێک من لە قوتابخانە دەگەڕامەوە محەممەدی دەبر بۆ لای خۆی. هەر کە دەگەڕامەوە لە قوتابخانە ئێمەش بەو شێوەی خۆشویست با و جێگەی دایک بۆ پڕکردباینەوە. دوای گاڵتە و دەردە دڵانە لەگەڵ دارەکە کە نەیدەتوانی وەکو مرۆڤەکانی دەوروبەرم سەرزەنشتم بکات، ماڵ ئاواییم لێ کرد و بەرەو ماڵ گەڕامەوە. زۆربەی ئەو کاتانێک کە دەگەڕامەوە بۆ ماڵ محەممەد نووست بوو، ئەو کاتە باشترین کار بوو ئەنجامدانی ئەرکی قوتابخانە، چونکە کاتێک خەبەری دەبووە نەمدەتوانی هیچ کارێک ئەنجام بدەم، دەبوو تەواوی ڕۆژەکان لەگەڵ ئەو بەسەر ببەم. تیا بەهۆی ئەوەی کە ساڵێک لە من گەورەتر بوو، هەموو کات قسەکانی دایکمی بۆ دەکردم، بەڵام من هیچ شتێک نەبوو کە پێی بڵێم، تەنها دڵم دەدای و دەمگوت ڕاست دەکەیت تیاگیان، بەڵام دڵی بچووکی منیش پڕە لە غەم و دەرد، کەواتە با لەگەڵ یاڕابین. زۆر کات بۆ خۆمم دەگوت خۆزگە منیش لەگەڵ دایکم دەڕۆیشتم و نەدەبوومە قوربانی ئەو ڕۆژە ناخۆشانە، بەڵام ئەوە چارەنووسی من بوو، نەدەکرا چارەنووس دووبارە بنووسرێتەوە. دوای تەواوبوونی هاوسەرگیری باوکم هەر لە ڕۆژە سەرەتاکاندا پەیوەندی خێزانیمان سار بوو، بە تایبەتی من و باوکم، بە شێوەیەک کە ناوی باوکم دەهات تووڕە دەبووم و لەسەر خۆم نەدەمام، چونکە زۆر ناڕازی بووم لەو بڕیارەی باوکم کە هیچ نەبادەبوو ساڵێک بەسەر مردنی دایکم داهاتبە ئەو جا هاوسەرگیری کردبە، ئەگەر هیچ نەبێ لەبەر ئەو ڕۆژ خۆشەویستیی کە لەگەڵ دایکم هەیان بوو. ئەو دایکە زڕم ڕۆوێکی باڵا بەرز و جوان و قەشەنگ بوو، بەڵام ڕووێکی تاڵ و جەوێکی ناخۆشی هەبوو لەگەڵمان، زۆر ڕقم لێ بوو، چونکە ئێمە زڕدایکمان بە زۆر و ئیجباری زیادە دەدیت. باوکم بە زۆری ئێمەی ناچار دەکرد پێی بڵێین دایە. باوکم دەیگوت دەبێت ڕێز لە دایکتان بگرن، لە بەرامبەر قسەی ئەودا قسە نەکەن و وەکو دایکی خۆتان خۆشتان بوێت. باوکم بە زۆری ئێمەی ناچار دەکرد خۆشمان بوو و لە جێگایەکی ئاوادا کە دەبێت خۆشویستن بە زۆری بێت، هەر لەبەر ئەوە بوو کە لە قسەی ئەو زڕدایکە دەرتوباین بە توندی سادە دراین لەلایەن زڕدایکمەوە. ئەو زڕدایکە هەر لە ڕۆژە سەرەتاکاندا ترسی لە دڵی ئێمە دروست کرد بوو، وای کرد لە هەر ڕووداوێکدا چوارپامان بلەرزن و دەست و لاقمان لێ بزر بن. و ئێستاش کە گەورە بووین ئەو ترسش لەگەڵ ئێمە گەورە بووە. براکەم تیا پێچەوانەی فرمانەکانی ئەو زڕدایکەم بوو، هەموو کات سەرپێچی دەکرد، بۆیە ئەو زڕدایکەم زۆر تووڕە دەبوو، بەلێدان تیایتەم بێ دەکرد. لەو کاتەش زڕدایکم بە ژیرانە شکایەتی لەکن باوکم لێ دەکرد و ئەویش دەبوو هۆی ئەوەی کە باوکم لە تیا بدات. هەر ئەو شێوە ڕەفتارە بوو کە وای کرد زۆرینەی هاوڕێکانم ڕقیان لە زڕدایکم بێتەوە، بەهۆی ئەوەشەوە ڕقیان لە باوکیشم بێتەوە. نازانم بۆ ساڵ بە ساڵ مامەڵەی باوکم لەگەڵ ئێمەدا دەگۆڕا و باشتر دەبوو. لەوانەیە لەبەر ئەوە بوو بێ کە ئێمە ڕقمان لێیەتی و ئەویش وەکو باوکایەتی نەتوانێ ڕقیان لێمە بێ. هەر ئەو گۆڕانکاریانە دەریان خست کە زڕدایکم ناتوانێ منداڵ بێنێتە دنیا بۆ باوکم، بەڵێ زڕدایکم ڕوبەڕووی حاڵەتێکی خراپ دەبووە لە ماڵ، بە جۆرێک کە هەتا لە سێبەرەکەشی دەترسێن. و تاوەکو ئەو ڕازی نەبا نەمان دەتوانێت دانیشین و بە پێوە بنوین یان هەستینەوە، بە شێوەیەک ئەگەر تاکو 7 ڕۆژ خواردن لەوێ دانرابە، هەتا ئەو مەیلی لەسەر نەبا، بۆمان نەبوو هەر دەستیشی لێ بێت. خۆ ئەگەر هەر لە دوورەوە گوێمان لە دەنگی ببا یان ڕوخساریمان دیتبا، ئەوە قەرارمان لێ هەڵدەگرا. باوکم زۆر هەوڵیدا کە محەممەد بە زڕدایکم بسپێرێ، بەڵام بە هیچ شێوەیەک قبوڵم نەکرد و نەمتوانی پێ بدەم کە لە دیاتی ئەوەی سۆز و خۆشەویستی دایکایەتی بۆ بنوێنێ ببێتە هۆی هات و هاوار بۆ سەر محەممەد. لەو ڕۆژانەدا فێر بووم کە بمەوێ دەرس بخوێنم دەبێت لە قوتابخانە فێر ببم، چونکە لە ماڵ کاتی دەرس خوێندنم نەبوو. خوشکەکەم دەیزانی کە محەممەد دەبێتە هۆی کێشە و گرە بۆ من، بۆیە داوای لە باوکم کرد کە محەممەد ببات بۆ لای خۆی. ئەو کارەی خوشکەکەم منی نەجاتدا لە کێشە و گرفتەکان. دڵنیای کردمەوە کە دەتوانم بە باشی بخوێنم، بەڵام بە ڕۆیشتنی محەممەد دووبارە ئیشەکان دەبوو من بیانکەم. لە وەرزی تاقیکردنەوەدا لەبەر زڕدایکم کتێبم لە بنجلەکانم دەشاردەوە، لە کێڵگە مەشغوڵی دەرس خوێندن دەبووم. بە دیتنی ئەو منداڵانەی کە یاریان دەکرد منیش حەزم دەکرد وەکو ئەوان یاری بکەم و سعی بکەم و یەکەمی پۆلەکەمان بم.
دووەمم بەرز کردەوە بۆ یەکەم و لە جیاتی ئەوەی یاری بکەم سەعیەکی باشم کرد و هەر ئەوەش بوو هۆی ئەوەی کە یەکەمی گوندەکەمان بم. ماوەی سەرەتاییم بە 1000 کێشە و دەردەسەری و گرفت سەرپێچی بە 1000 کێشە و دەرد و گرفت و سەرپێچیکردنی زەڵدایکم بەڕێ کرد، بەڵام بەسەر بەرزیەک کە لە پۆلی پێنجەم هەموو دەرەجەکانم بیست بوون، هەر ئەوەش بۆ هۆی شیرینکردنی ئەو ناخۆشیانەی کە هەم بوون. دوای ئەوەی زەڵدایکم دیسان گوتی ئیتر دەرس خوێندن بەسە، دەبێت لە ماڵەوە بمێنیەوە و فێری ئیشکردن بێ. خۆشبەختانە بنەماڵەکەمان فریام کەوتن، چونکە ژمارەیەکی زۆر لە تەڵەبەکان بۆ شار دەنێردران. ڕۆیشتنی من بۆ شار کێشەیەکی نەبوو، بەڵام بەهۆی ئەوەی کە زەڵدایکم گوتووی نابێ ژینا دەرس بخوێنێ، بەهۆی ڕۆیشتنی من بۆ شار باوکم هەڵیدایە. گریان و هاتوو هاواری من کاری لە مامم و ئەوان کردبوو، بە هەر شێوەیەک بێ باوکمی ئاڵازی کرد کە من بچم بۆ شار بۆ دەرس خوێندن دوور لە زەڵدایکم. باوکم بەهۆی ئەوەی کە ساڵێک بوو چیای ناردبوو بۆ شار بۆ ناچار ڕازیش بوو کە منیش بنێرێ. ئێمە هاتین بۆ شار. هاتین ئێمە بۆ شار ئاشنابوون بە ڕووداوەکان زۆر خۆش نەبوون، تا ئەو کاتەی ئێمە زۆر بەکەمی بۆ شار دەهاتین. زۆر لە منداڵانی گوند شاریان نەدیتبوو، نەهاتبوون بۆ شار. هەندێکیان لە بەردەستکورتی و نەبوون و هەندێکیشان بەهۆی نەبوونی ماڵ لە شار. لە تاو منداڵانی گوند ئێمە ئەو کێشەمان نەبوو، چونکە باڵەخانەیەکی گەورەمان لە شار هەبوو. هەموو ساڵێک کە دەبوو پاییز، زۆرینەی بنەماڵەکەمان یان بۆ کار یان بۆ هەر شتێکی تر دەهاتن بۆ شار. زۆر لە هەڵسوکەوتی شار شارەزانە بووم، هەتا چیا و زانە شارەزانە بوون. ئێمە وەکو گوند مامەڵامان دەکرد کە زۆر قوبوڵ نەدەکرا لە شار بەو شێوەیە. بەهۆی ئەوەی کە ئێمە هەمومان بە زمانی دایک واتە زمانی کوردی لە قوتابخانەی گوند قسەمان دەکرد و قسەکردن بە فارسی قورس بوو. ئەوەش بۆ هۆی ئەوەی کە زۆر باش نەبووین لە دەرسەکانی قوتابخانە. بەگشتی لە گوند هەموو شتێکمان بە سادەیی وەردەگرت، بۆنی سادەییان لێدەهات، هەتا خەڵکەکەشی سادە بوو، ژیانێکی سادەیان هەبوو، سادە لە دایک دەبوون، سادەش دەمردن. خەڵکی هەموو خزم و دۆستی یەکتری بوون. ئەگەر کەسێک کۆچی دوای کردبا واتە بمردبا، هەمووان کۆ دەبوونەوە و 3 ڕۆژ پرسە و فاتیحە خوێندنیان بەردەوام دەبوو. کەس خۆشی خۆی دەرنەدەبڕی. بە پێچەوانشەوە ئەگەر کەسێک بۆنەیەکی خۆشی کردبا، خەڵکی بێ جیاوازی بەشدار دەبوون. بەڵام شار بەم شێوەیە نەبوو. غەریبی لە هەموو شوێنێک هەبوو. بەڕادەیەک شێوازی ڕۆیشتن و چۆنیەتی دلەبەرکردن و شێوازی گاڵتەکردن جیابوو. بەگشتی هەموو شتێک مۆدێرن بوو. قوتابخانەکانیشی جیاواز بوون. لە گوند کاتێک هەوا خۆش ببا، لە دەرەوەی قوتابخانە دەرسەکەمان دەخوێن، ئەو کاتە ئازاد دەبووین. بەڵام قوتابخانەی شار پێچەوانەیە و وەکو قەفەزێک کە هیچ دڵم پێی خۆش نییە. بەڵام چارەیەکمان نەبوو جگە لەوەی کە دەبوو خۆمان بگونجێنین و لە غەمی زەڵدایک و کێشەکانی شار نەجاتمان بێ. بۆیە دەبوو بخوێنین. ساڵی 1996 زاینی کە ساڵێکی کەم بەفر و باران بوو، وشکە ساڵی ڕووی کرد لە گوند. وای کرد کە خواردنی مەڕووماڵات کەم بێت. هەر ئەو وشکە ساڵیە بۆ هۆی ئەوەی کە ئاژەڵدارانی گوند کۆچ بکەن بەرەو کوێستان بۆ بەخێوکردنی مەڕووماڵاتەکانیان. ڕۆژێک هەواڵیان هێنا کە بابم وەکو هەموو ئاژەڵدارانی گوند بڕیاری ئەوەی داوە کە ئەویش بۆ ڕزگارکردنی مەڕووماڵاتی ناچار کۆچ بکات بۆ کوێستان. هەموو گیانم بەم هەواڵە کەوتە لەرزە، چونکە دەمزانی کە دوای تاقیکردنەوەی قوتابخانە دەبێت بۆ کوێستان بچم و منیش تەجروبەی ژیانی تاوەنشینیم نییە، بەڵکو ژیانێکی تازە و خۆشم دێتە پێش. باش دەمزانی کە ژیانی ناو تاوڵ بەرەو بێ ئومێد و ڕووخانم دەبات، هەروەکو بیست بووم کە ژیانی ناو تاوڵ چەندە بە زەحمەت و قورسە. بەگشتی بابم دەیتوانی ژیانی مەڕووماڵاتەکەی بۆ سەفەرە ڕزگار بکات، بەڵام ئێمە ژیانمان لێتاڵ بوو. بە هەر حاڵ بابم دوای چەند ڕۆژێک لەگەڵ 3 شوان کە بۆ پارێزگاریکردن لە مەڕەکان بردوبوونی بۆ کوێستان، لەگەڵ کچی مام و زەردایکم و براژنم بەرەو کوێستان ڕۆیشت بوون. کۆچبەران تەنها من و چیاما بووینەوە کە دەبوو ئێمەش دوای تاقیکردنەوەی سەری ساڵ بچین. شوێنی سەفەرەکە کوێستانی حاجی ئیبراهیم لە مەرزەی عێراق و
ئێران بوو بە فکری من ئەو کوێستانە جوان و شاخەکانی بەرز و ئاوەکەی بەخوڕاو. سەفەرەکەمان درێژ و ناخۆش بوو چونکە شتەکە بە زۆر و تۆبزی بوو. ناخۆشیەکە بوو بە دوو ئەوەندا. ڕێڕۆیشتن لە نێوان شاخەکاندا کێشرا بوو. ڕێگاکانی زۆر باریک بوون بە شێوەیە کە بە قورسی جێگەی دوو پێڵاوی تێدا دەبەوە. زۆر ناخۆش بوو، دەترسام بە شێوەیە کە هەتا چاو لە بن پێیەکانیشم بکەم. دەنگی خۆڕەخوڕی ئاو کە بە شێوەیەکی توند و خێرا بە شاخەوە سەرژێر دەبوو هەم جوان و هەم سەرسوڕهێنەری خۆی دەنوان. کوێستان بەگشتی بێدەنگ بوو، بەڵام کاتێک گوێبیستی دەنگی گیانداران دەبووین لەو کوێستانە ئارامیمان لێ هەڵدەگیرا و دەترساین، بەڵام هێشتا بەردەوام بووین لە بەڕێنی ڕێگە و بۆ شاخانەدا بۆ ئەوەی پێش ڕۆژئاوابوون بگەینێ لە حاڵەتێکدا کە هەوای زستانمان بەردەکەوت. بەهۆی ئەوەی کە لە بەیانیەوە بە پێڕێمان کردووە ماندوو و هیلاک بووین، بەڵام شەو خەوم لێ نەکەوت و بیرم لەوە دەکردەوە کە چۆن 2 مانگ لێرە بەسەر ببەم. بەیانی بۆ دەست و چاوششتن چوون بۆ کانیەک کە لە نزیک تاوڵەکەمان بوو لە دامێنی شاخ دەهاتە خوار. لە کاتی ڕۆیشتن بۆ کانیەکە مارێکی ڕەشم دیت کە بەو سەرما بەهێزە و تەزیوە و من بە نزیکی داڕۆیشتم، بەڵام مارەکە جوڵەی لە خۆی بڕی بوو، بەڵام من زۆر لێ ترسام. بێ ئەوەی دەست و چاوم بشۆم بەرەو تاوڵەکە گەڕامەوە نەمتوانی بڵێم مارێکی ئاوام دیتووە. ڕەنگە باوەڕیان پێ نەکردبام کە گوتبام مارێکی لەم شێوەیەم دیتووە و ئەگەر باوەڕیشیان کردبا ئەوە سەرزنشتیان دەکردم کە بۆچی دەبێ لە مار بترسێم، چونکە ئەوان باوەڕیان وابوو کە نابێ منداڵانی گوند لە هیچ بترسێن، چونکە منداڵانی گوند لە نێو شاخ و داخ گەورە بووینە، بۆیە هەر گیانەوەرێک ببینن سەبەبێک بۆ ترسانیان نییە، وەکو شاخ بەهێزن و نابێ بترسێن. لە نێوان خەڵکی گوند هەموو ئەو شتانە هەبوو: ئارامی، خۆشەویستی، مهرەبانی، دۆستی، گەورەی و ڕێز کە بەڕاستی شایانی خۆشویستنن، بەڵام من لە فکری ئەوان خۆشم نەدەهات. چاوەڕوانی خەڵکی گوند بۆ منداڵان، بۆ کوڕ و بۆ کچ زۆر بوو، یانی کارکردن لە نێوان کوڕ و کچ فەرقێکی نەبوو. هەوای کوێستان زۆر سار بوو. عەسری هەموو ڕۆژێک دەچووینەوە ناو تاوڵەکەمان، هەموو ڕۆژێک تا سەعات 9 لە تاوڵ دەرنەدەچووین. سارد و سەرمای کوێستان زۆر کاری تێکردم. بە خۆمم دەگوت ئەگەر توانای بەرەنگاربوونەوەی ئەو سەرمایەم هەبێ دەبێت تەحەمولی کێشە و گرفتەکانی ژیانیش بکەم. هەر ئەو سەرمایە فێری کردم کە چۆن لەگەڵ کێشە و گرفتەکان هەڵبکەم. کوێستان دەهات و دەڕۆیشت، بەڵام چون بۆ شار زۆر زەحمەت بوو. ڕەنگە ئەوەندەی کە ئێمە لە کوێستان بووین بابم هەموو 2 جار سەردانی شاری کردبێ. بۆ ڕۆیشتن و هاتن بۆ شار دەبوو ئەسپمان هەبێ، بەڵام ئێمە ئەسپان نەبوو. ڕۆژێک کە بابم دەیویست بچێ بۆ شار ئەسپێکی لە کەسێک وەرگرت بە ناوی کاک ئیبراهیم. کاتێک گەڕایەوە لە شار بە من و تیای گوت ئەو ئەسپە بۆ خاوەنەکەی بگەڕێنەوە زۆر سوپاسی بکەن. لە تاوڵی ئێمە تا تاوڵی کاک ئیبراهیم نزیکەی 3 سەعات ڕێ بوو. ئێمە یەکەمین جارمان بوو کە بە کوێستانێکی ئاوا ترسناکدا بڕۆین، چەند ڕێگەیەکی لەو شێوەیە ببڕین. تەنها ئێمە لە 200 مەتر لە نزیک تاوڵی خۆمان دوور کەوتینەوە و بەس، بەڵام ئەوە دەستوری بابم بوو، نەدەبوو لە فەرمانی دەربچین، نەک هەر ئێمە بەڵکو براکانم و مامەکانم کە کەمێک لەو بچووکتر بوون. نەیان دەتوانی لە فەرمانی بابم دەربچن. لەگەڵ تیا سواری ئەسپ بووین. کاتێک گەیشتینە پشت تەپکێک تاوڵەکەمان لێون بوو. ترس و لەرزە تەواوی گیانمی داپۆشی. ترسێک کە لە سەرەتای ژیانم لەگەڵما بوو، لە ئێمە نەناسیاو نەبوو، بەڵکو دۆستێکی نزیکی ئێمە بوو. دڵنەوایی خۆمان بە یەکتری دەکرد. کوێستان بێدەنگ و ئارام بوو. هەر ئەو بێدەنگیە غەم و بەژارەمانی 2 ئەوەندەی دەکرد. کوێستان حەقی بوو، چونکە ئێمە میوانی تازەی بوون. ئەی کوێستانی پڕجوانی، تۆ کە وەکو مرۆڤەکانی سەرزەوی نیت، خاوەنی ڕقوقین و دڵڕەقیبی، تۆ شتێکی دیاری لە قودرەتی خودای پەروەردیگار. ئەگەر ئەتۆش ئێمەی منداڵی هەتی و بچووکت خۆش دەویست، دڵت بۆ ئێمەی منداڵان دەسووتا، بەڵام تۆش حەقت بوو، چونکە هەموو ئەو مرۆڤە ناسوپاسگوزارانەی سێڕووی زەوی بەسەر تۆدا تێپەڕیان کردووە. ئەو نیشانانەی کە لە خۆیاندا بووە لەسەر تۆیان بەجێهێشتووە. تۆش لەو مرۆڤانە فێربووی کە چۆن لەگەڵ مرۆڤی چارەڕەش ڕەفتار دەکەیت. ئەو ڕۆژانەی ئێمە لە تۆوە فێری دڕەقی منداڵانە بووین کە ئەوەندەی بەرزی شاخەکان ڕقمان لێت بوو. ئاخیرەکەی تۆ بوویە هۆکاری ئەوەی کە ئێمە بە تاوی ناشرین چاوت
لێ بکەین و دڵمان لێت بێشێ و ڕقمان لێت بێتەوە. لە کاتی برنەوەی ئەسپەکە بۆ کاک ئیبراهیمدا بووین کە مارێکی ڕەشی گەورەمانی ڕێک لە ئەسپەکە هاتینە خوار و ئەوەندەی مەشغوڵی کوشتنی ئەو مارە بووین کە ئاگەمان لە هیچ نەمابوو. مارەکە کە لە پشت بەردێک خۆی حەشاردا بوو دەستمان پێی نەدەگەیشت، دەورەکەمان ئاگری تێبەردا و ماری بێچارە ناچار هاتە دەر و بەدەستی ئێمە کوژرا. کاتێک کە چاومان لە دەور و بەرمان کرد ئەسپ لە هیچ جێگەیەک دیار نەبوو. لە ناوەڕاستی کوێستان بە تەنها ماینەوە. ئەوەندەی دڵمان ویست دەستمان کرد بە گریان. گریانی شێکێک بوو لە دۆستە نزیکەکانی ئێمە کە نەک ڕۆژێ جارێک بەڵکو 10 جار هەردەهات و دەیگوت دەردی دڵی خۆتان بەتاڵ بکەن. منیش لە دڵەوە گریانم خۆش دەویست و ئەو هاوڕێی دڵتەنگی من بوو. لە ترسی بابم و زەبدایکم توانای گەڕانەوەمان نەبوو. تەنها ڕێگە چارە گەڕان بوو بە دوای ئەسپەکەدا. هەوا سار بوو. لە کاتی گفتوگۆدا بووین کە گەیشتن بە هەندێک تاوڵ و پرسیاری ئەسپەکەمان لێ کرد، بەڵام گوتیان ئێمە نەمادیوە و سەعات 5 دوانیوڕۆ بوو. دووری تاوڵەکەمان و ساردی ئەو هەوایەک لەگەڵ کۆتایی هاتنی ڕۆژ زیاتر دەبوو. هەم لە بێدەنگی کوێستان دەترساین کە بۆ ئەوەندە گەورەیە ئاوا بێدەنگە، هەم لە دەنگی ئاژەڵە کێویەکان کە چەند جار دەنگیان بەرگوێمان دەکەوت بەگشتی نائومێد بووین. ئەو سەرمایەی وەک خۆی بە برینەکانمان دەکەوت و ئازاری دەداین. سەرەتا بڕیارماندا کە لە پشت بەردێک بمێنینەوە، بەڵام لە ترسی سەرما و دەنگەدەنگی ئاژەڵە کێویەکان لە بڕیارەکەمان پەشیمان بووینەوە بە شێوەیەک کە نەمان دەویست بە زووی لەو ژیانە دەربچین، چونکە هەردووکمان ئاواتمان هەبوو. بڕیارماندا کە لەو ڕێی کە لێی هاتوین هەر بۆ ڕێدا بگەڕێنەوە، بەڵام بەر لە هیچ شتێک خۆمان بۆ سەرزنشتکردن و کوتان خواردنی بابم و زەردایکم ئامادە کردبوو دوو بە دوو گەڕاینەوە. کاتێک تاوڵەکەمان لە دوورەوە لێ بەدیار کەوت خۆشحاڵ بووین، بەڵام هەوا تاریک بوو. بابم لە پشت تاوڵەکە چاودێری مەڕەکانی دەکرد. بە هێواشی و بە بێدەنگی لێ نزیک بووینەوە سەلاممان کرد و داواکەمان بۆ گێڕایەوە. کاتێک بابم ئاوەڕیدایەوە زۆر تووڕە و بێتاقەت دیار بوو. ئەوەندەی هێزی هەبوو زلەیەکی لە چیا و زلەی دووەمی لە مندا. گوتی بۆ ئەوەندە تاخیر بوون. هاتو هەواری لێدانی باوکم بۆ هۆی ئەوەی کە هەموو دراوسێکانمان بێنە دەرە و ڕێگری بکەن بابم لێمان بدا. برا گەورەکەم بە توندی بەسەر بابمدا هاواری کرد. گوتی تۆ بۆت نییە لە منداڵەکان بدەی. ڕاوەستا بای تاکو من دەهاتم و ئەسپەکەم بۆ کابرا دەبردەوە. ئەوانە منداڵن، ئەو کارانە نازانن. لەو کاتەدا دیتم کە زەردایکم دەویست نعلەکانی لە پێ بکات و بێت خۆی بە بینەکانماندا بکات، بەڵام کە گوێ لە دەنگی براکەم بوو بە بێدەنگی گەڕایەوە بۆ ناو تاوڵەکە. چەندەمین جار بوو کە براکەم دەبوو هۆی ڕزگارکردنی ئێمە لە لێدانی بابم و زەردایکم. براکەم دەستی بەسەردا هێناین و ماتی کردین و گوتی مەگرین، هەر بەم زوانە دەتان گەڕێنمەوە گوند. بابا خۆزگە تۆ ئەو ڕۆژە سیلەی ڕەحمت بۆ لای ئێمە دەجوڵاو. لەو کاتەدا نەدەبوایە هۆی شکاندنی ئەو دڵە بچووکەمان. ئەگەر تۆ ئەو ڕۆژە لە ئێمەت نەدابا کێشەیەک نەبوو، چونکە ئێمە ئەوەندە لێدانی تۆ ترسا بووین و گریا بووین. ئێستا کە چەند ساڵێکە تێگەیشتووی کە چەند هەڵەبووی بەرامبەر بە ئێمە. ئێمەی منداڵی بێگوناح تاوانێکمان نەبوو، گوناح لە تۆ بوو کە هیچ کات باوکایەتت بۆ ئێمە ئەنجام نەداوە. بابا خۆزگە دڵمان وەکو هوشە دەبوو کاتێک دەشکە ئیتر چاکبوونەوەی نەبا. شەو کاتینان خواردن کاتێک قاپیان پێدام لەسەر ماو لە ترسا دەستم دەلەرزی. ئەو حاڵەتە براکەمی زۆر نیگەران کرد. کاتێک نانی خوارد ڕێک چوو بنوێت. منیش هەستم بە غەریبی دەکرد و فرمێسک لە چاوانم دڵۆب دڵۆب دەهاتە خوارد. کاتێک درێژ بووم تیا گوتی ژینە بەڵێنت پێ دەدەم کە ڕۆژێک ئەو کردارانەی بابمت بۆ قەرەبوو دەکەمەوە. منیش گوتم ناتیاکیان ئەو قسانە مەکە، ئەو بابی ئێمەیە و حەقی بەسەر ئێمەوە هەیە، کاری ئێمەش هەڵە بوو، باشترە هەموو شتێک لە بیرکەین. بۆی ئەوەی کە براکەم بەڵێنی پێدا بووین کە زوو بمان باتەوە بۆ گوند، بەڵام لەبەر زۆری کار و مەشغوڵیەت
نەمانتوانی زوو بگەڕێنەوە. ڕۆژانە چاودێری مەڕەکانی دەکرد و منیش یارمەتی زڕدایکمم دەدا لە دروستکردنی ماست و پەنیر و کەرە. کاتێکیش کە کچی مامم لەگەڵ زەردایکم پەنیر و ماست و کەریان دروست دەکرد، منیش مەنجەڵەکانم دەبر بۆ کانی و دەمشوشتن، چونکە مەنجەڵەکان لەسەر ئاگەر ڕەش دەبوون، بۆیە دەبوو وەکو یەکەم ڕۆژ خاوێنم کردبایەوە. ئەو ئیشە زۆر گران بوو، ئاویش زۆر سار بوو. زۆر جار کە چیا دەیدیتم دەهات و یارمەتی دەدام. تەنها خودا دەزانێت کە شوشتنی ئەو مەنجەڵەکان چەندە قورس و گران بوو، بەڵام ڕێگە چارەیەکم نەبوو. دوای 2 مانگ کۆچەرەکان بڕیاریاندا کە بگەڕێنەوە گوند. دوای چەند شەو و ڕۆژێک کە دەبوو لەگەڵ مەڕەکان بگەڕێنەوە، گەیشتینەوە گوند. گوند لە بەرامبەر ژیانی کوێستان وەک بەهەشت وا بوو. بە شێوەیەکی دیارتر ئەگەر ڕۆژانە هەرچەندە ماندوو بی لە گوند، شەوەکە بە ئیستراحەت خەوت لێ دەکەوێت. بەڵام لە کوێستان بۆی ئەوەی کە زۆر ماندوو دەبی، شەوانەش لە ترسی مشکومان خەومان لێ نەدەکەوت. بەهاتنی یەکەم ڕۆژی پاییز بۆ بەردەوامبوون لە خوێندن گەڕاینەوە. بەڵام ئەو جارە زۆر سەخت نەبوو. ئیتر شار ئەوەندە ترسناک نەبوو. لە ساڵی تازەدا لەگەڵ محەممەد چوین بۆ شار بۆ ئەوەی لە شار دەرس بخوێنین. هەموو ڕۆژێک زیاتر لە 2 سەعاتم بۆ دادەنا بۆ ئەوەی لە دەرسەکان باش بێت. ساڵ دەڕۆیشت و ئێمە لە خوێندن بەردەوام بووین. هاوینانیش دەگەڕاینەوە بۆ گوند. ساڵێک دوای تێپەڕبوونی 2 مانگ لە دەستپێکردنی قوتابخانە، ڕۆژێک لەگەڵ چیا و زانا گەڕاینەوە بۆ گوند. کاتێک چوینە حەوشەکە، بە شێوەیەکی سەرسوڕهێنەر زەردایکم هاتە بەرتاو کە بەدیتنی ئێمە خۆشحاڵ بوو. پێکەنینێکشی هاتبوو سەر لێوان. ئەو پێکەنینەی زەردایکم بوو ئێمە سەرسوڕهێنەر و جێی باوەڕکردن نەبوو. پێکەنین هەموو جێگەیەکی داگیر کردبوو، هەتا سەرلێوی ماندوو غەمناکی ئێمەی دەناسی، بەڵام لە سەرلێوی زەردایکم نەناسرا بوو. بە هەر شێوەیەک بێت نەمدەزانی کە چۆن منیش لەو پێکەنینی خۆشحاڵ بووم. هەرچەندە پێکەنینەکە کورتیش بوو، ئێمەی ماچ کرد و بە خێرهاتنی کردین. ئەو بەیەکگەیشتنەش لە ماوەی 7 ساڵ ژیان لەگەڵ زەردایکمدا نەمدیت بوو. سرم سوڕما. چەند دەقەیەک کە دانیشت بووین، هەموومان سەرمان سوڕما بوو، سەیری یەکتریمان دەکرد. تازە لەو هەڵسوو کەوتە لێدانێک کە لە سەردەستی زەردایکم دەمان خوارد خۆشتر بوو لەو لێدانەی کە بە درۆکانی دەبوو هۆی لێدانی باوکم لە ئێمە. بابێک کە بەهاتنی تۆ سیفەتی باوکایەتی لەدەستدا، بەهاتنت بابمانت لە ئێمە سەند، وەکو تۆ ژیان و دنیای منداڵیشت لێ سەندین. زۆر جار بۆ نان خواردن بانگێشتی دەکردین و ئەگەر داوای خواردنمان دەکرد، لە جێی خواردن سەرزنشتی دەکردن و شەوانە کاتێک دەیزانی کە بۆ ماڵی دراوسێکانمان یان ماڵی دۆستەکانمان ڕۆیشتون، ئەوا لێی دەداین. بە کورتیانی ئەگەر برسیشمان بوو با و تێریش باین، ئێمە لە دەستی لێدانی زەردایکم ڕزگارمان نەدەبوو. ئەی زەردایک، خۆزگە لە بەرامبەر ئەوەدا دەتوانی ئێمە ببووری و نهێڵی لێدان بخۆین و سەرزنش نەکرێن، ئەشکەنجە نەدرێن. لێبوردن ئەرکی هەموو دایکێکە، بەڵام تۆ کە دایک نەبووی، هەر بۆیە بۆ تۆ زەحمەت و گران بوو لێبوردەیی. شەو هەستم کرد هەموو دڵخۆشن. دوای گاڵتەی زۆر و گەڕانەوەی یادگاری شار، نووسین و بۆ یەکەمی جار تێگەیشتم کە ئارامی چەندە هەستێکی خۆش بە مرۆڤ دەبەخشێ. خۆشحاڵی زەردایکم هێشتا تەواو نەبوو. کاتێک بەیانی داهات، گوێم لێبوو کە بە دەنگێکی هێمنانە و بەگوێی بابمدا دەیچپڕاند. ئەوەندە بە هێواشی قسەی دەکرد تا ئێمە بەخەبەر نەیەین. سەرم سوڕما بوو کە خوایە بۆچی ئەو دەنگە ترسناکە ئاوا هێواش قسە دەکات. کاتێک بەیانیان کە دەنگی دەهات، ئیتر کەس لە جێگاکەیدا خەوی لێ نەدەکەوت. لە دوای کۆچی دایکم لەبیرم نییە کە ڕۆژێک ئاوا بخۆشی لە خەو هەستا بم. ئەمڕۆ بۆ یەکەم جار هەستم بەو خەوە خۆشەی بەیانیان کرد. هەستم بەرامبەر بە زەردایکم ڕاست بوو. تێگەیشتم کە بەڕاستی لە ماڵی خۆشمان دەتوانم بە ئاسانی هەوا هەڵمژم و بنم و هەڵستم. بە گۆڕانی ڕەفتارەکانی زەردایکم هەستم کردبووندەکەمان جوانتر بووە. بۆچی تا ئێستا هەستم بەو جوانیە سروشتی گوندەکەمان و شاخە سەر بەفرەکان و هەوای دەوروبەرم نەکردووە. ئەو بەفرەی بەسەر لووتکەی شاخەکانەوە بوو، وەکو کڵاوی سپی وابوو بەسەریانەوە. ئەو ئاوەشی کە بە شاخەکان دەهاتە خوارەوە، هەواکەی وەکو هەوای پاییزان وابوو، هەموو شتێکی گرتبووە و ببۆ هۆی ئارام بەخشین بە دڵەکان و جوانیەکەی لە ڕادەبەدەر بوو. لە ڕاستیدا تا ئێستا نەمزانیوە
کە گوند ئەو جوانەی هەبوو، بەڵام ئێستا کە بەو میهر و سۆزەی زەردایکم کە هەموو 30 سەعاتە دەبێت دلکی پێدەکەم. دوای 2 ڕۆژ گەڕانەوە بۆ شار، زەردایکم کەلوپەلەکانمانی هەڵگرت و گوتی منداڵان سەیارە هات، زووکەن ئەگەرنا دوا دەکەون. سستان بەو هەموو ساردیەوە هات و نزیکەی 10 ڕۆژ ڕێگە و بان جادەکان بە بەفر گرابوون و بەستبوونی. دوای بوونەوەی ڕێگا زەردایکمان بوختەیەکی بچووکی بۆ ناردوین کە ئەو بوختەیە زیاتر جروبەرگی زستان بوو لەگەڵ بڕێک پارە. ئەو پارەیە شتێکی بەبیر ئێمەی هێناوە، ئەویش ئەوە بوو ڕۆژێک کە ئێمە 10 تومانمان لە ماڵەوە هەڵگرت بوو بۆ کڕینی شیرینی و چوکلێت. زەردایکیشم 100 تومانی هەڵگرت بوو، بەڵام ئەو بە بابمی گوت بوو ژینە و کچیا 110 تومانیان دزیوە. ئێمەی منداڵان پاداشتی ئەو 10 تومانەمان وەرگرتووە بە لێدان و کوتان و خواردن. شەو ڕۆژێکیش ئێمەی لە عەمباردا سدن کرد. ئەو بوختە بچووکەی کاریگەریەکی زۆری لەسەر من جێهێشت لە کاتێکدا کە تیا گرنگێکی بەو پارەیە نەدەدا. لەوانەیە زەردایکم ویستبێتی کە بەم کارە بچووکە یادگاریە ناخۆشەکانی دەورانی منداڵیمان کە دەیزانی هەموو کات ئازارمان دەدات لە بیرمان بباتەوە، بەو کارە بێنرخەی سۆزی ئەو لە دڵماندا جێگیر بکەین. ساڵی سێمی ناوەندیم بە مەعادلی 19 لە 25 تەواو کرد. تیا پەیوەندیەکی بە دەرس و مەکتەبەوە نەمابوو، زۆری شەڵمدا لەگەڵیدا، بەڵام بێسوود بوو. ئەو بەڕەسمی لە من و زانا جودا بووە، بەرەو گوند گەڕایەوە. لە گوند کۆی خانەوادەی ئێمە لە 30 کەس تێپەڕی بوو. هەموو ئەو داهاتەی کە لە هاویندا کۆمان دەکردەوە لە وەرزی پاییز و زستاندا خەرجمان دەکرد. بەو هۆیشەوە بابم و مامم بڕیاریاندا لە یەکتری جودا ببنەوە، هەر کەسە بۆ خۆی و ژیانی خۆی کار بکات. ئەوانە لە یەکتری جودا بوونەوە ئێمە بەرەو ماڵی تازە ڕۆیشتین، ماڵێک کە دەمزانی خۆشبەختیم بۆ ناهێنێ. سەرەتا بیرم کردەوە کە هاتنم بۆ ماڵی تازە لە خێزانێکی کەمتردا ژیان خۆشتر و کاراوتر دەبێت، لەبەر ئەوەی کە من تەنها کچی ماڵ و تەنها خوشکی ژن برایەک بووم، وەزعەکە بگۆڕێ و هەتا زەردایک و براژنەکانیشم لەگەڵم بگۆڕێن. بەڵام هەموو شتێک پێچەوانە ببووە. ئەگەر تا ئەو ڕۆژە براژنەکانم زۆر ناڕەحەتیان نەدەکردم لەبەر خاتری ئامۆژنم بوو کە زۆر ئاگادارم بوو بە دوورکەوتنەوە لە مامۆژنم بە تەنیایی تەنیا مامەوە. دوای تێپەڕینی 2 مانگ لە جودابوونەوەی بابم و مامم، مەراسیمی هاوسەرگیری کوڕی مامم تەواو بوو. لەو هاوسەرگیریەدا بە کەسێک ئاشنا بووم بە ناوی ژین کە لە خزمانی نزیکی ئێمە بوو ناسیم. بابی ژین کوڕە مامی باپیرم بوو. 12 ساڵ لەمەوبەر ڕۆیشت بوو بۆ شار. ژین ئەو ڕۆژە پێشنیاری هاوسەرگیری بۆ من کرد، بەڵام من لەبەر هەندێک هۆکار داوایەکەم ڕەت کردەوە. ناسینی من و ژین دوای ئەو هاوسەرگیریە هەر بەردەوام بوو. ئەویش یەکێک بوو لە کەسە بەڕێزەکان، کوڕێکی جوان و دیندار بوو، بە هیچ شێوەیەک نەیدەویست واز لە من بێنێ. داوای هاوسەرگیری دەکرد، زۆر هەوڵمدا کە وازم لێ بێنێ، بەڵام ژین کەسێک نەبوو بۆ ئاسانیە کۆڵ بەدات. بەڵام من بە هیچ شێوەیەک ئامادە نەبووم دڵم بە کەسێک بدەم کە ساڵەها ساڵە ژیانی لە شار بەسەر دەبات. ئەو لە من جوانتریش بوو. هەر بەم هۆیەشەوە بوو کە جوابی دەقیقم نەدایەوە. بە خۆمم گوت ئەگەر هاوسەرگیری لەگەڵ کەسێکی لەو شێوەدا بکەی لە داهاتوو ژیاندا ڕووبەڕووی کێشە و گرفت دەبیەوە. منیش تاقەتی قسەی خەڵکم نەبوو. دوای تێپەڕینی 5 مانگ ژین ئاخیرەکەی هەموو هەفتەیەک دەهات بۆ شار. لەسەر ڕێگەی مەکتەب ڕێگەی پێدەگرتم و قسەکانی خۆی دووبارە دەکردەوە. وردە وردە دڵم بۆ عاشقەکەی زیاد دەبوو. باوەڕم کرد کە بەڕاستی داوای هاوسەرگیریم لێ دەکات. هەر کات ژینم دەدیت دڵم خۆش دەبوو، هەستێکی نامم بۆ دروست دەبوو. ئەو هەستەش عاشق بوون بوو بە ژین، بەڵام نەدەوێرم گوێ بۆ دڵم بگرم و چی ویست بە قسەی بکەم. بە هەر حاڵ دوای 6 مانگ بۆ ئاخیرەکەی دڵم دۆڕاند. بە دڵ و بەگیان عاشقی ژین بووم. هیچ کە نەمدەتوانی ڕێگری بکەم لەو نیگایەی ژین. دڵم تەحەمولی نەدەکرد، بەڵکو وەم لێ هاتبوو کە دەمگوت لەو دنیای گەورەیەدا هیچ کەسێک نییە تەنها من و ژین نەبێ. پێش ئەوەی جوابی تەواوی بدەم بە ژین، لە ڕۆژێکی ساردی زستاندا لە یەکێک لە کۆڵانەکانی نزیک ماڵمان چاوەڕێی ژینم کرد تا ژین هات. سڵاوی کرد و گوتی من تۆم خۆش دەوێ.
و هەر تۆشم دەوێ هیچ نەبێ ئەو نامەیەم لێ وەربگرا. کاتێک نامەکەم خوێندەوە بەڕاستی و دروستی باوەڕم پێکرد ئەوەش ناوەڕۆکی نامەکەیە. بە ناوی خودا بەڵێن ئەی جوانترین خۆشەویستم، سوێند بە خودا کە هیچ درۆیەک لەو نامەیەدا نییە. هەرچیەک کە نووسیومە لە ڕاستی و پاکیەوەیە. ئاخر چۆن دەکرێت لە بەرامبەر کەسایەتی و خۆشەویستی تۆدا تێپەڕم؟ تۆ دانایی، بەهەستی، گرنگی، مەگەر دەتوانرێت لە بەرامبەر ئەو بوونەدا درۆ بگوترێ؟ دڵداری نازەنینم، ژینە گیان، بوونی من پەیوەستە بە بوونی تۆ. ساڵەها ساڵە بە دوای تۆدا دەگەڕام، بە دوای تۆدا وێڵم. ئێستا دەبینم کە پەیدام کردووی، وەرە با بەڵێن بە یەکتری بدەین. تاگیان لە جەستەدایە یەکتر لەبیر نەکەین. دڵنیا بە لەوەی کە من توانای هێنانەدی خۆن و خۆزگە و ئاواتەکانتم هەیە. وەرە بەڵێنم پێ بدە تا تەواوی ئێش و ئازار و ناڕەحەتیەکانی دەورانی منداڵیت قەرەبوو بکەمەوە. نامەکە ئەوەندە جوان و دڵگیر و عاشقانە بوو کە بۆ هۆی زیاتر هۆگر بوون و عاشق بوونم. بۆی ژین 4 ساڵ لە من گەورەتر بوو. شەرمم دەکرد کە قسەی دڵمی ڕاستەوخۆ پێ بڵێم، بەڵکو بە هەمان شێوە بە نامە جوابم دایە. ناوی بەدیهێنەری عەشق و پیرۆزی عەشق بەبیرم دێتەوە ئەو ڕۆژە ساردانەی کە بە سادەیی دەتگوت تەنهایی و غەمگینی و ماندوویی. گوتت کۆمەڵێک قسەی نەگوتراوم هەیە بۆم. گوتت خەریکە سیز دەبم، گوێم لە دەنگت بوو، دڵم گیرا و هیچ کە تاقەتی ئەوم نەبوو لەو بەرزایە بمێنمەوە. باریم تا یەکم گرتەوە. ئێستا دەرگاتم لێ بکەوە، کۆڵان بۆنی بارانی تازە باریوی لێ دێت. من لێرەم لەگەڵ تۆم، لە نزیکی تۆم. دەمەوێت لە تۆ گەم لەو ڕۆژە خۆشانەی لاویت و لە نهێنی و پێکەنین و لە تووڕەبوون و چاکبوونەوە و فرمێسکەکانت وەگوێش بۆ من بگرە، چونکە لە بیرم چوو بڵێم منیش کۆمەڵێک قسەم لە ئاسمانەوە بۆ هێناوی. ئەو نامە کورتە بەڵام پڕواتە، جوابی تەواو بوو بۆ ژین. هەمان ڕۆژ کە قەرارماندا بوو ژین هات و نامەکەم پێدا و ڕۆیشت. هەر ئەو نامە بۆ هۆی ئەوەی کە ژین زیاتر بێت بۆ شار، بەڵام تیتر لەو هەڵ نەدەهاتم، بەڵکو حەزم دەکرد هەمیشە لە نزیکی بم. ڕۆژێک کە بڕیار بوو بێت ئەو شەوە تا بەیانی خەوم لێ نەکەوت. هاتنی ژین لە سەرما و گەرمادا سەلماندی کە ئەو بەڕاستی عاشقی من بوو، منی خۆش دەوێت. ئەگەر نا هیچ مەجبور نەبوو ئەو هەموو ڕێگەیە ببڕێ لە شارێکەوە بۆ شارێکی تر. عاشقی ئێمە دوولایەن بوو، پاک و جوان لە ڕووی دینیشەوە عەشقێکی سونەتی بوو. هەر لەبەر ئەو هۆکارە یەکتریمان زۆر خۆش دەویست. ئیتر کارم گەیشت بوو ئاستێک کە دووربوون لە ژین کارێک بوو توانای تەحەموولکردن نەبوو. ڕۆژ بە ڕۆژ زیاتر خۆشەویستیم بۆی زیاد دەکرد. هەر کاتێک ماڵ ئاوایمان لە یەکتری دەکرد لە چاوەڕوانی هاتنی کاتی یەکتر بینیندا دەقە بە دەقە دەمان ژمارد. ئەو ساڵە بۆی هەندێک کێشە کە بەسرم داهات نەمتوانی لە سەرەتای ساڵەوە دەرەجەی پێویست بێنم. سەرەتا ویستم دەست لە خوێندن هەڵگەڕم. هەڵدانەوەی هاوڕێکانم و میرەبانی ژین وای کرد کە هەر چۆنێک بێ بەردەوام بم لە خوێندن. سەرنجام ئەو هەوڵدانە بووە هۆی ئەوەی کە بۆ ساڵی دیکە لە پۆلێکی نوێتر دانیشم و بتوانم لە ساڵی تازەدا ببمە هۆی شانازی خێزانەکەمان. دوای تەواوبوونی ساڵی خوێندن من گەڕامەوە گوند و ژینیش کە لە بەشی وەرزشی دەیخوێن خۆی بۆ تاقیکردنەوەی وەرزش ئامادە دەکرد. ئەو بەڵێنی ئەوەی پێدام کە دوای تەواوبوونی تاقیکردنەوە بێتە خوازبێنیم. کاتی تاقیکردنەوە من لە گوند بووم. بەهۆی ئەوەی کە ژین پێش ناسینی من کەمتر بۆ گوند دەهات، نەیدەتوانی ئێستا کە لەگەڵ من ئاشنا بووە بێت بۆ گوند. تەنها هۆکارێک بۆ هاتنی بۆ گوند ئەوە بوو کە هاوڕێی زانا بوو. زانەش تەنها کەس بوو کە بە نێوانمان بزانێ. کاتێک کە زانا هەواڵی قبولکردنی ژینی پێدام کە دەبێتە مامۆستا زۆر خۆشحاڵ بووم. ڕۆژێک لە ڕۆژان ژین پێش ڕۆیشتنی بۆ گوند بە مامۆستایەتی بۆ دیتنم هات و گوتی ژینە من تا زانکۆ تەواو نەکەم ناتوانم هاوسەرگیری بکەم، بەڵام دەبێت بەڵێنێکم پێ بدەی. گوتم چ بەڵێنێک؟ ئەو قورئانێکی لە گیرفانی هێنایە دەرو گوتی دەبێت سوێندم بۆ بخۆی کە تا من دەگەڕێمەوە هاوسەرگیری لەگەڵ کەسدا نەکەی. بە بەشداری زانا سوێند خواردن تەواو بوو. هەردووکمان دەستنوێژمان هەڵگەڕت.
کاتێک ژین سوێندی خوارد کە تامردن منی خۆش دەوێ دەست و پێم ون کرد گوتم ئێستا کە ژین بە دڵ و ورەوە سوێن دەخوا منیش سوێندم خوارد کە تا گیان لە دەستەدایە لەگەڵی بم بۆ بەردەوامبوون لە خوێندن چوون بۆ ئامادەی و وەکو پێشبڕکێ کارێکی زۆر بەباشی دەرسم خوێن وە قوتابی یەکەمی پۆلەکەمان بووم هەر لە پۆلدا لە دەرسی پەروەردەی ئیسلامی لەگەڵ مامۆستایەک ئاشنا بووم کە بۆ دەرسی دین و ژیان دەهات ئەو زۆر کاری تێکردم و هەر لەو ساڵەدا وردە وردە جێگەی خۆی لە دڵمدا کردەوە بەڕای من ئەو مامۆستا نەبوو بەڵکو فریشتەیەک بوو کە دەیویست سۆز و خۆشەویستی دایکایەتی کە هەرگیز نەمدیتی بوو بۆم قەرەبوو بکاتەوە ئەو دەستی پڕ سۆز و خۆشەویستی بەسرمدا دەهێنا کەسێک بوو کە هەتا دەنگی هاتنیشم خۆش دەویست ئەوەندە بۆم ئازیز بوو کە ئەگەر ڕۆژێک نهاتە با قوتابخانە بێدەنگ و ئارام دادەنیشتم ئەگەریش هاتبا ئەوە سەراپای خۆشی و شادی بزۆزی ئەو تێدەکردم کە ئەویش بووە هۆی سەرسوڕمانی پۆلەکەمان ئەو هێزێکی وای بە مندا کە بتوانم کێشە و گرفتەکان چارەسەر بکەم ئەو منی خۆش دەویست نەک لەبەر ئەوەی من تەڵەبەیەکی باش و زیرەک بووم بەڵکو لەبەر ئەوەی ئەو کەسێکی پڕهێز و سۆز و خۆشەویست بوو دنیا خەریک بوو دەچوو سەر و ئارەزوەکانم واتە لەلایەک ژین لەلایەکیش کەسێک هاوڕێ و هاوتەمەن و دایکی من بوو کە دەمتوانی پشتی پێ بەستم ئەو هاوڕێ باشە منی هاندا بۆ ئەوەی لە ژیاندا لەگەڵ کێشەکان هەڵکەم تامی خۆشی ژیان بکەم لە بەرامبەر ئەوەی کە لە منداڵیمدا هیچ خۆشیێکم نەدیت بوو بەدەست زەردایک و ئامۆژنەکانی لەو کاتەدا وردە وردە دەرونی تاڵی منداڵیم لە یاد دەچووە ئەو ساڵە شتێکی سەی ڕوویدا کە زیاتر درکم پێدەکرد ئێمە لە ڕووی مادیەوە زۆر باش بووین هەر لە سەرفکردنی پارەی ڕۆژانە و خەرجی گیرفان و سەرفکردنی لەگەڵ هاوڕێیانم ڕۆژێک دایکی یەکێک لە هاوڕێکانم داوای کردبوو کە من بچم بۆ ماڵیان منیش دوای ڕۆیشتم کە چوم دایکی ئەو کچە گوتی خوا لە کچەکەم دیا ببەوە لەو قوتابخانەیەش بڕۆکە کچەکەمی لێیە گوتم بۆ سەرەتا زۆر هەوڵتدا کە هیچ نەڵێ بەڵام من مەجبورم کرد بە هەر حاڵ ئاخیرەکەی بە قسە هات و گوتی ژینە گیان ئێمە لە ڕووی مادیەوە زۆر حاڵمان خراپە کچەکەم هەموو ڕۆژێک باسی تۆ و پارە و جلە جوانەکانت دەکا بەڵام من ئەو پارەیەم نییە کە بتوانم ئەو شتانایی بۆ دابین بکەم ئەگەر تۆ بڕۆی بۆ قوتابخانەیەکی دیکە لەوانەیە ئەوەندە بەهانە نەهێنێتەوە ئەو ڕۆژە کە بیرم لە پارە دەکردەوە نەفرەتم لە هەموو شتێک کرد فرمێسک لە تاوانم هاتە خوارێ بەبێ گوتنی هیچ وشەیەک لە ماڵەکەیان هاتمە دەرو بەخۆمم گوت خوایە گیان کەسانێک هەن کە بۆ جلەکانم فرمێسکیان ڕشتووە ئێستا بەڵێنم بەخوای خۆم داوە کە تا لە ژیانمدا بمێنم جلی جوان پۆشتە و گرانبەها لەبەر نەکەمەوە تا ئێستا وام دەزانێت کە هەموو خەڵک من ئەزیەت ئەدا بێ ئاگا بووم لەوەی کە کەسانێکیش هەن بەهۆی منەوە ئەزیەت دەچێژن ئێستا 20 ساڵە لەو ڕووداوە تێپەڕ دەبێ وەکو کەسێکی ئاسایی هەڵسوکەوت دەکەم یەکێک لە خزمانی باوکم لە گوندی ئێمە کۆچی دوای کردو دایک و باوکی ژین بۆ بەشداریکردن لەو پرسە هاتن بۆ بوون باپیرم لەکن ئێمە دەژیا بەهۆی ئەوەی کە باپیرم ڕیشی سپی بوو هەموو ئەو میوانانەی کە دەهاتن بۆ گوند وەکو ڕێزێک دەهاتن بۆکن باپیرم ئەو شەوەش دوای نان خواردنی ئێوارە دایک و باوکی ژین بۆ ماڵی ئێمە هاتن من بەڕادەیەک ژینم خۆش دەویست کە باوک و دایکم دیتن هەستم کرد کە ژینم دیتووە دایکی ژین زۆر بۆ گوندی ئێمە دەهات بەو هۆیە یەکترمان دەناسی و من بەم ئامۆژن بانگم دەکرد ئەو لە نزیکەوە دەرس و خوێندن و ئەو زەحمەتەی کە لە هاویندا دەمکێشە ئاگدار بوو لە باسکردنی گوندنشینەکانیش لەبارەی منەوە بێخەبەر نەبوو بەگشتی هەر کەسێک لەو مەراسیمەدا کە منی دەدیت ئارەزوی خۆشبەختی بۆ دەخواستم شەو لەکن زەردایکم و براژنم گوتی ژینە کچێکی زۆر باشە لەو مەراسیمەدا کەسم نەدیوە کە باسی نەکات و من کەوتە دڵمەوە ئەو هەمان ئەو کچەیە کە من دیاریم کردووە بۆ ژینی کوڕم ئەگەر خواویستی لەسەر بێ من ئەو بۆ کوڕەکەم دەخوازم ئەو بەردەوام بوو گوتی کوڕەکەم کەسێکی باشە و پێم وایە توانای بوون بە زاوای خێزانێکی لەو جۆرە هەیە لە زەردایکمی گوت دوای تەواوبوونی ئەو مەراسیمە باوکم بڵێ بە منیشی گوت ژینە ئەو قسانم بەڕاست بوو کاتێک گەڕامەوە ئەوە بە ژین دەڵێم باشە تۆش فکری لێ بکەوە زەردایکم کە ئەو هەڵەیەی بە باشترین هەڵدەزانی بۆ قەرەبووکردنەوەی دەورانی منداڵیم ڕازی بوو بە قسەکانی دایکی ژین بە منی گوت ژین کوڕێکی باشە و دایکی لەو باشتر
وان لە شار ژیان بەسەر دەبن و لە ڕووی ژیانیشەوە ژیانێکی خۆشیان هەیە و لەگەڵ ئێمە فەرقیان نییە. باش ئەوان دەناسین، هیچ دلیلێکیش نییە بۆ ڕازی نەبوون. باوکشم لێ گەڕێ بۆ من، ئەو شەوە خەوم لێ نەکەوت. ئیتر تا ڕادەیەک دڵم ئیسراحەتی کرد کە ژین ئەو پیاوەیە کە دەبێتە هاوبەشی ژیانم. دوای چەند ڕۆژێک زڕدایکم ئەو باسەی لە کن باوکم و براکانم باس کردووە. لە قسەکانی ئەوان ڕادیار بوو کە خێزانی ماڵی ژین بە خێزانێکی گونجاو دەزانن و خێزانێکی باش و ئاوڕوومەندن. لە مانگی گوڵانی هەمان ساڵدا مەراسیمی هاوسەرگیری سێیەمین برام بەڕێوەچوو. خۆشی و شادیمان دوو هێندە بوو، لەلایەک کە براکەم هاوسەرگیری دەکات، لەلایەکی ترەوە ئەوەی کە ڕێی بۆ من خۆش دەکات بۆ هاوسەرگیری لەگەڵ ژین. تەلەفۆنم بۆ ژین کرد و گوتم هەفتەی داهاتوو مەراسیمی هاوسەرگیری برامە. داوام لێ کرد کە باسەکەی ئێمە بە دایکی بڵێ، بەهۆی ئەوەی کە ژینم زۆر خۆش دەویست، بەڵام هەموو کات دەترسام لەوەی کە نەبا ڕۆژێک من لەگەڵ ژین ببینن کە سوحبەت لەگەڵ یەکتری دەکەین. بۆیە هەموو کات لە ماوەیەکی کورت قسەمان دەکرد و دەناڕوومان لە یەکتری وەردەگێڕا. هەر ئەو حیا و حورمەتە و دینیە بوو کە وای کردبوو لە گوندا ڕێزێکی تایبەتم هەبێ، هەر بۆیە ڕازی نەبووم ئەو لەدەست بدەم. ژین گوتی ژینە، نازانم چی بووە دایکم ماوەیە کە دەیەوێ من بێنێ بۆ گوندی ئێوە، پێم وایە کە بۆ هاوسەرگیری براکە دەمهێنێ و لەوێ باسەکەی لەگەڵ باس دەکەم. لەو کاتەدا مەراسیمی هاوسەرگیری کوردان درێژ بوو، واتە 2 یان 3 ڕۆژ پێی دەچوو. هەر لەبەر ئەوە بوو کە 5 دەستە خەڵک میوانی ئێمە بوون، میوانداریمان لێ دەکردن. لە کاتێکدا کە ئێمە لە ڕووی مادیەوە باش بووین، لە هەمان کاتدا میوانی زۆریشمان دەهات. لە هاوسەرگیری کورداندا عادەت وا بوو کە شایی و هەڵپەڕین پەیوەندی بە خێزانەکەمانەوە هەیە. هاوسەرگیری هەموو کات وا شایی و هەڵپەڕکێ. لە ڕۆژەکانی سەرەتایی هاوسەرگیری زانا هات و گوتی ژینە هەواڵێکی خۆش. ژین لەگەڵ دایک و باوکی هاتووە بۆ مەراسیمەکە. من کە لە ساڵانی سەرەتایی ژیانمدا بووم ئەرکی زۆرم لەسەر شان بوو، بە تایبەتیش لەو مەراسیمەدا، چونکە من خوشکی زاوا بووم. بەو هۆیەوە دەمتوانی پێشواز لە میوانەکان بکەم، بۆیە بۆ من ئاسایی بوو. هەر بۆیە چوون بۆ بە خێرهاتنی ژین و خێزانەکەی. دایکی ژین بە پەیوەندی ئێمەی نەدەزانی و ژینش هیچی پێ نەگوتبوو. چوومە پێش، دایک و باوکی ژین منیان ماچ کرد و ژینیش سەری نەوی کرد و سەلامی کرد. ئێمە لەبەر ئەوەی خێزانێکی مەزهەبی بووین نەمان دەتوانی شایی بکەین. ئەگەری شایی کرابا بەنهێنی دەبوو. ئەو شەوەش بە دزی باوک و مام و گەورانی تایفا گەنجان مەشغوڵی شایی بووین. لەبەر ئەوەی پێشتر هەندێک قسە کرابوو لەبارەی من و ژینەوە، شەرمم زۆر دەکرد. شەو دوای نان خواردن و ڕێز فرێسکەی خەوی میوانیمان ئامادە کرد. دایکی ژین لە مەراسیمی هاوسەرگیریدا لەگەڵ کچەکانی هەموو ئیشێکیان دەکرد. سرم سوڕما لەوەی کە بۆ ئەوەندە خۆیان ماندوو دەکەن، هەتا ئەگەر دیتبایانم لە شوێنێک ئیش دەکەم دەهاتن یارمەتیان دەدام. سەعات 2 شەو بوو. من و خوشکەکەم و براژنەکانم و کچی مامەکانم لەو ئیشانەی کە بەسەرمانەوە مابوونەوە تەواو بووین. میوانەکان ئەوەندە زۆر بوون گەجێ بۆ نووستن نەبوو. بڕیارماندا کە بچینە ماڵی مام و باوکم لەوێ بنووین. دایکی ژین کە هێشتا لە کنمان بوو گوتی من جێی زیادم بۆ خەوتن لە کن خۆم هەیە. ژینە تۆ وەرەکن. من ماندووی تەواوی لەشی داگیر کردبووم. بۆی ئەو هاوسەرگیریەوە هەتا نەم دەتوانی بە ڕێگاشدا بڕۆم. بۆ قسەی دایکی ژین هەموو ئەو ماندوویەتیم لەبیر کرد. لەگەڵ دایکی ژین لە تەنیشتێک جێمان ڕاخست و چاوەڕێی قسەکردن بووم لە دایکی ژین. ئاخیرەکەی چاوەڕێکردن کۆتایی هاتوو. دایکی ژین گوتی ژینە گیان، من ژینم لەگەڵ خۆم هێناوە بۆ ئەوەی یەکتر ببینن و ئەگەر ئێوە بە یەکتری ڕازی بوون من خوازبێنی لە باوکت دەکەم. خوایە گیان، من بە خەبەرم یان نووست و خودایە ئەو قسانە ڕاستنیان گاڵتا. دایکی ژین بەردەوامی بە قسەکانیدا کە هاوسەرەکەی لە دڵەوە بۆ پەیوەندیە ڕازیە و بڕیارە سبەی شەو ئەو باسە بە بابم بڵێ. خوشکی ژین کە لە نزیک ئێمەوە نووست بوو هاتە پێش و گوتی ژینە، ژین کوڕێکی باش و تەنها تۆ لیاقەی ئەوەت هەیە ببی بە هاوسەری. منیش گوتم سواز بۆ لوتفی ئێوە، بەڵام ئێوە دەبێ لەگەڵ بابم و براکانم و هەتا مامیشم قسە بکەن. ئەگەر ئەوان ڕازی بوون
من هیچ قسەیەکم بۆ گوتن نییە لەمە بەدووە ئارەزوەکانم بەدی دەهاتن هەموو شتێک بۆ هاوسەرگیری من و ژین ئامادە بوو لەوەی کە ڕۆژگار بە پێویستی من دەڕۆیشت سرم سوڕما شکری خوددام کرد چونکە تا ئێستا شایانی ئەو هەموو میهرەبانیە نەبووم شەو دووسێ جار هەستم کرد کە دایکی ژین بەتانیەکەی بە مندا دەدا و بۆ خۆی لەسەر فەرش نووست بوو منیش لە دۆشەکدا خوایەکیان ئەوە دایکم نییە ئەوەندە سۆزی بۆم هەیە ئەی ئەگەر دایکم دەبوو چەند خۆشەویستی بۆ دەردەبڕیم بەیانی ئەو ڕۆژە بە یارمەتی زانا لەسەر گۆشە و نزیک ماڵ هەتا لە تەوێڵە و پشت ماڵیش قسەم لەگەڵ ژین کرد لەسەر هەموو بابەتێک قسەمان کرد ئەگەر هەموو ڕازی بن چی ئەگەر هەموو ڕازی نەبن چی هەموو ئەو کاتانە لە تاوتروکانێکدا تەواو بوون هەمان ڕۆژ نزیکی عەسر بووکمان هێنایە ماڵ دوای هێنانی بووک یەکە میوانەکانمان دەڕۆیشتن تەنها دایک و باوکی ژین نەبێ شەو دوای نان خواردنی ئێوارە بابی ژین ڕووی کردە بابم و گوتی بە سەلامەتی بووکێکمان هێنا ئێستا دەمانەوێ بووکی دیکە ببین دەمزانی مەبەستی منە بۆیە بە بەهانەی چاهێنان لە ژوورەوە هاتمە دەر نازانم چی ڕوویدا بەڵام براژنم هاتە تێشخانە و گوتی ژینە فڵان کەس داوای تۆی بۆ هاوسەرگیری لەگەڵ ژین کردووە لە قسەکانی بابت ڕا دیارە کە ڕازیە تۆ دەڵێی چی دڵم وەکو سیر و سرکە گەرم دەهات بوو ڕەنگ لە ڕوخسارمدا نەبوو بەخۆمم گوت ئەگەر یەکێک لە براکانم ڕازی نەبێت من چی بکەم ئایا دەمتوانی تەحمل بکەم یان نا لەو فکرانەدا ڕووچوو بووم کە براکەم گوتی ژینە هەمومان بەو پەیوەندیە ڕازین بەڵام شەرت و ئەسڵ تۆی لە خۆشحاڵیان خەریک بوو باڵم دەگرت گوتم ئەگەر هەموو ڕازی بن من قسەیەکم بۆ گوتن نییە دایکی ژین بەهۆی ئەوەی کە من ئیتر بووم بە بووکی ئەوان ئەنگوستیلەیەکی لە دەستم کرد و پیرۆزبایی لێ کردم لەمە بەدووە بە ئارەزوەکانم گەیشتم بە هاوسەرگیریەکە گەیشتم براکانم دووبارە هەستی خۆشەویستیان بۆ دەربڕیم و یەکە هاتن ماتیان کردم و پیرۆزباییان لێ کردم بەڵام شادی و خۆشیەکی باشم لە براژنەکانم بەدی نەکرد لە دیتنیان ڕا زانیم کە ئەوان بەو پەیوەندی ڕازینین چونکە من لەو خێزانە بەختەوەر دەبووم هەر ئەوە بوو کە ئەوان حەزیان نەدەکرد من بەختەوەر بم بڕیار بوو کە هەینی داهاتوو ڕێڕسمی عەقدەکەمان بەڕێوە بچێ بڕیاریش بوو کە ژین تا 2 ساڵی پەیمانگەی تەواو بکات منیش بەردەوام بم لە خوێندن بۆ بەیانیەکەی هەواڵ بڵاو بووە دۆست و ڕەفیقانم لە هەموو لایەکەوە هاتن پیرۆزباییان لێ کردم و هیوای بەختەوەری و خۆشبەختیان بۆ دەخواستم بە هەر حاڵ ئاخیرەکەی ڕۆژی هەینی هاتوو بە ئەنجامدانی جەژنێکی سادە ئێمە ڕێوڕسمی عەقدەکەمان بەڕێوە چوو من و ژین بەڕادەیەک خۆشحاڵ بووین کە سەرمان بە پێمان نەدەزانی ئەوەندە خۆشحاڵ بووین عەشقی ڕاستەقینەی ژینم هەست پێ کرد و لە کەمترین فرسەتیشدا هەوڵی دەدا خەندە بخاتە سەر لێوانم هەتا لەو ماوە کورتەدا ناومان بۆ منداڵەکەمان هەڵبژارد زەردایکم بە ناونیشانی دایکی بووک ماچی کردم و دیاریەکی گرانبەهای پێشکەش کردم بە بابمی گوت کە بێتە پێش بابیشم سەعاتێکی گرانبەهای بۆ ژین کڕی بوو کاتێک دیاریەکانی زەردایکم و بابم دیت سرم سوڕما ئەوان بەکڕینی ئەو دیارە گەورانە دەیانویست ڕابردوو قەرەبوو بکەنەوە بەڵام هەموو دیاریەکان لە بەرامبەر ئەو ئازار و مەینەت و لێدان و ناخۆشیەی کە بەرامبەرم کرابوو بێقیمەت بوون ئەو ساڵە بە مەعەدەلێکی باش وەرگیرام بۆ گوند گەڕامەوە لەگەڵ هاوڕێیانی گوند لە بەیانیەوە تا شەو بۆ زەوی و زار دەچوین قسەمان دەکرد پێکەنین و یاریمان دەکرد ئیتر لە نێوان ئەو خەڵکەدا بێجگە لە سەفا و خۆشی غەم و پەژارە هیچ شتێک بوونی نەبوو لە هاویندا کاتێک وەختی هەڵگرتنەوەی نۆک دەهات هەموو کچەکانی گوند کۆ دەبوونەوە لە کۆکردنەوەی نۆک یارمەتی یەکتریمان دەدا بە ڕۆژ زیاتر لە 12 سەعات کارمان دەکرد منیش بەدەر نەبووم لەو کۆکتەی کە یارمەتی یەکتریمان دەدا بەڵکو زۆر سادە و ساکار لەگەڵیان هەڵس و کەوتم دەکرد ئەوانیش بەو هۆیەوە زیاتر خۆشیان دەویستم و هەر بەو سادەیە خۆشەویستیم لە ناو دڵی تاوی خەڵکی گوند پەیدا کردبوو لە یەکێک لە ڕۆژەکانی هاویندا ژین و برا گەورەکەی و دایکی هاتبوون بۆ گوند ئێمە کاتی عەسر کە لە زەوی گەڕامەوە بە دیتنی ئەوان زۆر خۆشحاڵ بووم خۆشحاڵ بووم ژین تاکە کەس بوو کە نهێنیەکانمی لەکن بێ و هەر لەگەڵ ئەویش غەم و بەژارەکانم دابەش دەکرد لەو شەوەدا بە هیچ شێوەیەک قسەم لەگەڵ ژیندا نەکرد بەیانیەکەی ئەو ڕۆژە کە هەموو بۆ کێڵگە ڕۆیشتن من و ئامۆژنم لەگەڵ ژین چوونە دەرەوە بە ناونیشانی ئەوەی کە شەوی ڕابردوو بەڵێنم بە دایکمدا بوو چوونە سەر قەبران دوای فاتیحە خوێندن گوتم دایکە هەستا تکایە دایکە قسەم لەگەڵ بکە بەبێ سێودوو
خۆم هەڵدایە سەر قەبرەکە و دەستم کرد بە گریان. ژین و ئامۆژنم منیان لەسەر قەبرەکە هەڵستاند و دڵیان دامەوە هەتا لەگەڵشم گریان. ژین دەنگێکی خۆش و دڵگیری هەبوو، دەنگێک کە هەموو دڵێکی ڕقی نرم دەکرد. ژین کاسێتێکی بۆ خۆی گوتبوو، ئەوی بۆ منیش هێنابوو. گوتبووی هەر کاتێک دڵم بۆی تەنگ بوو وێ لە کاسێتەکە بگرم. ئەو ڕۆژە پێم گوت ئەو ئاوازەم بۆ بڵێت. ئەو دەستی بە گوتن کرد. دەنگی هەموو ڕۆژێکی ناسینی من بوو. ئەو بە دەنگە خۆشیەکەی دەیگوت لە نزیک ئەو کەمێک دوور وەستام. چاوم پڕ بوو لە گریان. حەزم دەکرد لە دڵەوە بەکوڵ بگریم، بەڵام هەر ئەوەندە کە ژین تێگەیشت وەستا و سوێندی خوارد کە ئەگەر بگریم هیچ کە بەردەوام نابێت. ژین ئاگاداری ژیانی پڕ ناڕەحەتی من بوو، بۆ هۆیەوە دڵی دەدامە و دەیگوت ژینە هەر کات هاوسەرگی وریمان کرد بە تەواوی توانم ڕابردوود بۆ قەرەبوو دەکەمەوە. ئەو ڕۆژە لە دڵەوە لەخوا پاڕامەوە کە ژین تەواوی ئومێدەکانم بۆ بپارێزێ. ئەو ساڵە بۆ کۆتایی خوێندنی ناوەندی گەڕامەوە بۆ شار. لە بەشی ئەدەبیات مەشغوڵی خوێندن بووم، بەڵام ئەو جار بە تەواوی لە زانە جیابوومەوە. زانا بۆ بەردەوامبوون لە خوێندن بۆ شارێکی دیکە ڕۆیشت بوو. منیش لەگەڵ براکەم محەممەد کە چەند مانگێک دەبوو هاوسەرگیری کردبوو دەژیام. براژنی تازەشم بەختێکی لە من باشتری نەبوو. لە هەمان کاتی منداڵی دایک و بابی لەدەستدا بوو. لەگەڵ کەسێک هاوسەرگیری کردبوو کە 10 ساڵ لەو بچووکتر بوو. لە بەرامبەر براکەشمدا هیچ جوانێکی پێوە دیار نەبوو. ژیان لەگەڵ ئێمە و خێزانی قەرەباڵغیمان بەویستی ئەو نەبوو. لە هەمووی خراپتر هەر لە هەمان ڕۆژانی سەرەتایی ئەو نەخۆش کەوت. ئافرەتێکی بێدەنگ بوو، ئافرەتێک کە ئەگەر ناچاریان نەکردبا بە هەفتە قسەی نەدەکرد. دوای تێپەڕبوونی چەند مانگێک دەرکەوت کە ئەو منداڵی نابێت. برایەکەم ئیشی ئازادی دەکرد. لەبەر ئەوەی بە بێویستی بابم هاتبوو شار لە ڕووی ماڵەوە هیچ کەسێک نەبوو یارمەتی بدات. بەهۆی ئەوەی کە لە بنەماڵەیەکی ئازاد ژیانی خۆی بەڕێ کرد، بەو شێوەیە کە جاران ئەو ژیانەی بەڕێ کردبوو ئێستانەی دەتوانی بەو شێوەیە ماڵ و سامانی خۆی پەیدا بکات. لایەنێکی دیکەوە کڕینی دا و دەرمان هاوسەرەکەی جێگەی تەحملکردن نەبوو. هەمومان بەیەکەوە بۆ یارمەتیدانی یەکتر وامان کردبوو کە بەیانیەکی نوێ بۆ خۆمان دەستەبەر بکەین، بەڵام بە هیچ شێوەیەک ئەوان ئەو یارمەتیان قبوڵ نەدەکرد. هەتا هەندێک کات براژنم منی تاوانبار دەکرد بەوەی کە من تەداخلی ژیانیان دەکەم. من بەو تەمەنە بچووکەی کە هەم بوو دەبوایە وەکو مرۆڤێکی گەورە بە تەجروبە لەگەڵ براژنمدا هەڵسوکەوتم کردبا. من حەقی هیچ شتێکم نەبوو، هەتا حەقم نەبوو بەرامبەر ئەو هەموو بێقانونیەی کە بەرامبەرم دەکرا شکایەت بکەم. لە هەمان سەرەتایی ژیانمەوە فێر بووم کە هەمیشە سەرکوت بکرێم و هەست بریندار کە ئەو هەستێک هیچ کات نەمتوانی بەدەستی بێنمەوە. جیا لە زڕدایکم براژنەکانم هیچ کاتێک لەگەڵ مندا نەگونجاون و نازانم چ تاوانێکم هەبوو کە دەبێ ئاوا بشکێم. لە دڵی خۆمدا دەمگوت کە براژنەکانم بە دیتنی دەموچاوە بێگوناهەکانم دەستم بەسەردا بێنن و ڕێگەی دروستی ژیانم پیشان بدەن و لەو ڕووداوە خراپانەی ژیان ئاگادارم بکەنەوە، بمپارێزن. بە هەر حاڵ ژیان بەردەوامە. ئاخیرەکەی پارەیان قەرز کرد و نەشیانداوە کە براکەمی خستە کێشەوە. بابم هات بۆ شار بە براکەمی گوت چەند کەسێک هاتوونە گوند و شکایەتیان کردووە کە تۆ قەرزداری ئەوانی بۆ پارەکەیان نادەیەوە. دوای کەمێک لە گفتوگۆ ئاشکرا بوو کە براکەم پارەیەکی زۆری قەرز کردووە. شەڕ لە ماڵدا گەیشتە ئاستێک کە منی لەگەڵ خۆی لەناو برد. نە لە گوند و نە لە شار نەمدەتوانی لە بەرامبەر ئەو کێشانەدا بەردەوام بم. ڕۆژێک لە مەکتەب دەگەڕامەوە بینیم کە بابم هاتۆتە ماڵ لە شار. هەر کە براکەم هاتداوە ماڵ لەگەڵ ئەو دەستیان بە شەڕ کرد. منیش لە نەڕاحەتیان بێ ئەوەی جلەکانم بگۆڕم و هیچ قسەیەک بکەم لە ماڵ هاتمە دەرە. چوون بۆ پارکێکی نزیک ماڵەکەمان. لەوێدا نوقمی غەم و ناڕەحەتیەکانی خۆم بووم کە دەستێک لەسەر شانم منی لە فکری خەیاڵ هێنا دەر. کاتی ئاوڕمدایەوە کچێکی مامناوەن کز و چاو گەورە و برۆی تێکەڵ بوو لە پشت سەرمەوە ڕاوەستا بوو. گوتی بمبورە دەتوانم لێرە دانیشم؟ گوتم فەرموو. دوای دانیشتن خۆی ناساند و گوتی ناوم ڕۆیایە. ئەی تۆ ناوت چییە؟ وە بەردەوام بوو گوتی بۆچی لەو کاتەی ڕۆژدا لێرە دانیشتووی؟ بۆچی ئەوەندە بێتاقەت و ناڕەحەتی؟ چییە کتێ کە شتێکت لە کام ئۆقیانوسدا نەقم بووە؟ گوتم کەمێک دڵتەنگم هەر لەبەر ئەوەشە دەنە هیچ شتێکی تایبەتی نییە. ڕۆیا گوتی نا لە ڕوخسارتدا دیارە کە چەند کێشەیەکت هەیە. منیش هەموو ڕۆژێک بۆ هەڵاتن لە کێشەکانم بەنا بۆ ئێرە دێنم.
کەسانی وەک تۆش زۆرن، من زۆر لەوانە دەناسم. دوایە گوتی کە دەمەوێت ببینە هاوڕێ، منیش هیچم نەگوت. سرم خستە ناو دەستەکانم و نوقمی بێدەنگی بووم. ڕۆیا ژمارە تەلەفۆنی خۆی پێدام و گوتی هەر کاتێ ناڕەحەتێکت هەبوو دەتوانی پێم بڵێ. ماڵ ئاوایی کرد، ژمارەکەم هەڵگرت و کەمێکیش پێکەنیم. سەرەتا و گوێم بە قسەکانی ڕوویا نەدا و بە خۆم بگوت ئەو کچە شێتە کێ بوو، دڵی بەچی خۆش کردووە. شەڕی ماڵەوە کۆتایی نەدەهات. یەکێک تووڕە دەبوو، یەکێکی تر لە دەستی هاوسەرەکەی هەڵدەهات، یەکێکی تریش دەیویست تەلاق وەربگرێت. نازی چیا و محەممەدیش لە جێی خۆی. تەواوی ئەو کێشانەش بەویست و نەویست لە کۆتاییەکەی ڕوویان لە من کرد. نەمدەزانی گوێ لە ئازاری کام براژنم بگرم و هەر کاتێکیش بەداخۆلم دەکرد کێشەکان لەسەری مندا دەشکان. ماڵمان هاوشێوەیەک لە جەهەنەم بوو. ئیتر تااقەتم نەما. فکرم لە ڕوویا دەکردەوە. تەلەفۆنم بۆ کرد. کاتێک خۆم ناسان ڕوویا زۆر خۆشحاڵ بوو. گوتی وەرە بۆ پارک، منیش ئەوە هاتم. ڕۆشتم بۆ پارک. دوای کەمێک دیتم ڕوویاش هاتوو. لەو جۆرە کچانە بوو کە قسەی جوانی دەکرد، سرنجی خەڵکی بۆ لای خۆی ڕادەکێشا. یەکتر دیتنی ئێمە لە هەفتەدا دووبارە دەبەوە. هەموو ڕۆژێک هاوڕێتی ئێمە بەهێزتر دەبوو. هەر ڕۆژ میهر و سۆزی ئەو بۆ من زیاتر دەبوو. ڕۆژێک پێشنیاری ئەوەی کرد کە بچم بۆ ماڵیان کە لە نزیک پارک بوو. چووم بۆ ماڵیان، بەڵام هەستێکی خۆشم نەبوو. تا ئێستا ببێ ئیجازەی ماڵەوە نەچم بۆ هیچ ماڵێک. ماڵ و ڕوویا سادە بوو، کەمتر پێویستی ناوماڵی هەبوو. کاتێک سادەیی ناوماڵم بینی زۆر خۆشحاڵ بووم. لە کاتێکدا کە هەر ئەو سادەیە داوێک بوو بۆ پێوەبوونی من. ڕوویا گوتی ببوورە ژینە گیان کە ئەگەر ماڵەکەم سارد و دڵگیرە. گدریەکی بچووک لەسەر سۆپاکە قوڵپی دەدا و فکرمی بۆ لای خۆی ڕاکێشا. بۆ چەند ساتێک منی بۆ دەورانی منداڵی گێڕایەوە. ڕۆیا لە هەمان کتری چایەکی بۆ تێکردم. لە پێشی دانام و کاتێک پرسیارم لەبارەی دایک و بابیەوە کرد، فرمێسک لە چاوانی هاتە خوارەوە. گوتی چەند ساڵێک لەمەوبەر دایک و بابم لە ڕووداوێک کۆچیان کردووە. برایەکم هەیە کە ئەویش هەموو ڕۆژێک دەچێت بۆ پیرناشار، لەمەر زادا کار دەکات. بەردەوام بوو گوتی هاوڕێی باشم هەیە، دەمەوێت بانگێشتیان بکەم تا لەگەڵ ئەوان ئاشنا بێت. منیش گوتم کێشە نییە. دوای چەند ڕۆژێک من و ڕۆیا یەکتریمان بینی و گوتی ئەمڕۆ وەرە بۆ ماڵوان تا لەگەڵ هاوڕێکان ئاشنات بکەم. نزیک سەعات 4 عەسر ڕۆیشتم بۆ ماڵیان. لەوێدا چەند کتێکم دیت کە ڕوخساریانم لەکە نەناسرا بوو. ئەو کچانە قسەیان زۆر دەکرد و بە قسەی ئەوان ناخۆشیەکانی ژیانم کردبوو بە خۆشی. منیش کە گفتاری کێشەکانی ماڵەوە و دەرونی خۆم بووم، قسەکانی ئەوانم قبوڵ دەکرد. بەیەکەوە قسەمان دەکرد و پێدەکەنین. یەکێک لەو کچانە ناوی سیما بوو. زۆر خۆی لە من نزیک دەکردەوە. سیما و ڕوویا بە تێگەیشت و عەقلانەوە تەواوی شتە تایبەتیەکانی منیان وەرگرت. ئەوان هەتا ژمارەی ماڵەوەمانیان لە گوند و لە شار، ژمارەوەی ماڵەوەی دەستگیرانەکەشمان وەرگرت. منیش بە هەموو سادەی خۆمەوە ئەوەی ئەوان داوایان کرد با پێم دەگوتن. ڕۆژێک کە ئێمەی کچان کۆبووینەوە، سیما جگەرەیەکی پێکرد و چەند قومێکی لێدا. لە کاتێکدا کە من بە دیتنی ئەو ڕووداوە سرم سوڕما بوو، دەمویست هۆکاری توشبوونی بە جگەرە لە سیما بپرسم کە ڕووی لە من و ڕۆیا کرد. گوتی فەرموون ئێوەش چەند قومێک هەڵمژن تا ئێوەش حاڵتان باشتر بێت. منیش بەرگریم کرد و گوتم بە هیچ شێوەیەک لێو لە جگەرە نادەم. ڕوویا گوتی تیە ژینە، بەو شەیە کە تۆ بیری لێ دەکەیەوە جگەرە شتێکی خراپ نییە. ئەو تەواوی کچانی دیکە دەستیان کرد بە کێشانی جگەرە و گوتیان جگەرە باشترین دەرمانە بۆ لەناوبردنی غەم و بەژارەکانی مرۆڤ. کاتێک 1-2 جار پێشنیاریان بۆ کردم ڕەتم کردەوە، بەڵام زۆریان لێ کردم. منیش بە ناچاری جگەرەیەکەم گرت و کاتێک قومم لێدا سرم گیرە، بەڵام هانیاندام کە ئەگەر دووبارە بکێشمەوە باشتر دەبم. من کە ڕقم لە دوو کەڵی جگەرەش دەبەوە، ئەو ڕووخەری بوو بە دەستەکانی خۆم ئەو پێشکەشی جستی خۆم دەکرد. بەداخەوە خۆم دایە دەستی قسەکانی ڕوویا و هاوڕێکانم. بە کەمتر لە 2 مانگ بە تەواوی جگەرە کێشان فێر بووم. ئەگەر لە مانگجێگەیەک بۆ کێشان نەبا، بە بەهانەی کتێبخانە یان بۆ ماڵی هاوڕێکانم یان بۆ ماڵی ڕوویا دەچووم تا
تا گەشت دەبووم جگەرم دەکێشا. دواتر بە خواردنی چای و چکلێت خواردن خۆم بۆن خۆش دەکرد و دەگەڕامەوە بۆ ماڵ. لەو کاتەدا کە من مەشغوڵی کێشانی جگەرە دەبووم، سیما و ڕوویا بە موبایلی خۆیان زیاتر لە 6,000 وێنەی منیان لە کاتی جگەرە کێشان گرتبوو. دواتریش دەیانگوت ڕەشیان دەکەینەوە، بەڵام درۆیان دەکرد. لە ڕۆژانی یەکشەمەدا توێژەری دەرونی دەهاتە پۆلەکەمان. هەر جارە و باسی شتێکی بۆ دەکردن. یەکێک لە باسەکان لەسەر جگەرە و زیانەکانی بوو. کاتێک ناوی جگەرەی هێنا لەشم هەمووی لەرزی. قسەکانی ئەو هەموو ڕاست بوون کە هەستی مرۆڤی بە تەواوی بەبادەدا. قسەکانی ئەو کاریان لە من کرد. وتم ئەگەر زوو فریای خۆم نەکەوم، نەک تەنها جگەرە بەڵکو لەوانەی تووشی تریاکیش بووم. چوون بۆ لای توێژەری دەرونی و چیرۆکی جگەرەکەم بۆ باس کرد. ئەو بەڵێنیدا کە یارمەتیم بدات، بەڵام چۆن بتوانێت یارمەتیمدا کاتێک کە بۆنی جگەرەم بۆ دێ تامی دەکەم، یان ئەگەر بۆ ماوەی چەند سەعاتێک نەمکێشا بە تەحەممولم نەدەما بۆی و هەستم بە ئازار دەکرد. بەڵام بە حەز و بە ئیرادەیەکی بەهێزەوە بڕیارمدا کە جگەرە تەرک بکەم. لە دڵەوە ویستی خۆم بوو. ژینایەک کە هەمووان خۆشیان دەوێت، ژینایەک کە تەمەنێکی وای نەبوو، بەڵام ڕێز و ڕەوشتێکی تایبەتی لە کنخێزان و ناسیاوان هەبوو. ڕوویا و هاوڕێکانی لە فکری ئەوەدا بوون کە من و چەندەهانی دیکەش تووشی جگەرەکێشان بکەن. کاتێک ئەوم بۆیان باس کرد کە من ئیتر نامەوێت لەسەر ئەم کارانە بەردەوام بم و نامێ هاوڕێتی ئێوە بکەم. ئەوان زۆر ناڕەحەت بوون. قسەشیان پێگوتم. منیش گوتم بابەتەکە لای پۆلیس باز دەکەم. هێشتا ئەو قسەیەم لە زار دەرنەچوو بوو کە سیما خێرات و موبایلەکەی دەرهێنا و ڕسمی منی بە جگەرە پیشاندام و گوتی ئەتۆ بە پۆلیس بڵێ منیش تا ئەوە پیشانی دەستگیرانەکە و دایکی بدەم. بەو قسەیە هەر چوارپایی لەشم لەرزی، بەڵام بەسەر خۆم نەهێنا. گوتم هەر غەڵەتێکتان لە دەست بێ بیکەن. شەو کە ڕۆیشتم بۆ ماڵەوە نەمدەزانی نە لەگەڵ ئەوان وەکو هاوڕێتی بمێنمەوە، نە بڕیاری خۆم جێبەجێ بکەم. لەو فکرانەدا بووم کە دەنگی بانگی بەیانی بەرگوێم کەوت. ئەو دەنگە چەندە ناسیە و چەندە ئارام بەخش بوو. لەو ماوەیە کە لەگەڵ ڕوویا و ئەوان بووبمە هاوڕێ، من هەر نوێژیشم نەدەکرد. هاتمە دەر و دەستی نوێژم هەڵگرت و بە هەموو بوونمەوە تۆبەیەکم کرد کە خوایە گیان هەرچیەک بەسەرم دێ حەقی خۆمە. بەڵام تۆ لێم خۆش بە، یارمەتیم دا. خوایە گیان یارمەتیم دە کە چیتر تۆم لەبیر نەچێتەوە. خۆم بۆ ڕۆیشتن بۆ قوتابخانە ئامادە کرد، بەڵام تااقەتم لە پێکانمدا هەستم پێ نەدەکرد. بە هەموو توانە و هێز و ئیرادە و ئیمانەوە بەڕێکەوتم. دواتر لە کۆتایی قوتابخانە ڕوویا و سیما لە دەرەوە چاوەڕیان دەکردم. منیش خۆم گێڵ کرد و بە تینیشتیاندا ڕۆیشتم، بەڵام ئەوان بە دوام کەوتن و هەر چۆنە بێ خۆیان گەیان دەکردم. سەرەتا بە قسەی خۆش دەستیان پێکرد و دەیانویست هەڵم خەڵەتێنن. گوتیان پەیوەندیمان لەگەڵ شارە گەورەکان هەیە و دواتر لەوێوە دەچینە دەرەوەی وڵات. بەڵام من گوێم لەو قسانە نەبوو. بڕیاری خۆمدا بوو ئەوان بە قسە پێگوتن و جنێودان و سوێندیان خوارد کە حەیان ببەن. چەند ڕۆژێک دوای ئەو یەکتر دیتنە تێپەڕی. ڕۆژێک دایکی دەستگیرانەکەم هاتە ماڵمان لە شار. کاتێک ئەوم دیت دڵم داکەوت. هەستم کرد شتێک ڕووی داوە. ڕاست بۆی چوو بووم. ئەو دوو کچە کە گوایە لەگەڵ باندێکی کتان دەیانەوێ بەهێزی خۆیان بۆ من نیشان بدەن. هەموو شتێکیان لای دایکی دەستگیرانەکەم باس کرد بوو. گوتوبیان ئەگەر دەتەوێ وێنەی ئەوت پیشان دەدەین لە کاتی جگەرە کێشاندا. سەرەتا قسەکانی ئەوانی بە درۆزانی بوو. دواتر بۆ تێگەیشتنی زیاتر لەو باسە هاتبوو شار. نیوڕۆکە دایکی ژین لەسەر تەلەفۆن هیچ قسەیەکی لەو بارەیەوە نەکرد، بەڵکو تەنها باس لەبارەی حەیا و ئەدەب و ڕێزی کچی کرد. سەعات 5 دوانی ڕۆبوو کە ژین بە سەیارە لەگەڵ دایکی هات. داوایان لە من کرد تا پیاسەیەک بە دەوری شاردا بکەین تا لە تەنیایی بینە دەر. من وردە وردە خەیاڵم ئاسوودە بوو. بە خۆم دەگوت ئەو دوو کچە ئەوەندەش بێ ویژدان نین کە یاری بە داهاتووی من بکەن. لە کاتی گەڕان و خۆشحاڵ و پێکەنینەتە زویرەکەی ژین و دایکی ژیندا بووین کە ڕاستەوخۆ سەیارەکەی بردە کۆڵانێک و ماوەیەک چاوەڕێی کرد و جارجار چاوی لە سەعاتیش دەکرد. دەقەیەک چاوەڕێمان کرد تا ئاخیرەکەی لە دوورەوە دوو کچم دیت کە لە ئێمە نزیک دەبنەوە. سەرەتا فکرم لە ئەوان نەکردەوە. لە ناکەو سەلامیان کرد. ناسیمەوە ئەو دوو کچە ڕوویا و سیما بوون. لە دیتنیان هەموو لەشم کەوتە لەرزە و بێ سێودوو لە جێگەی خۆم دانیشتم. سیما بە ژینی گوت فەرموو بەڕێز وێنە دەستگیرانە جگارکێشەکەت ببینە. ژین و دایکی زۆر بەسەر سوڕمانیەوە سەیری موبایلەکەیان دەکرد. سیما و ڕوویا زۆر بەپەلا ڕۆیشتن ماینەوە من و ژین و دایکی. ژین لە کاتێکدا
هێواش سەری بە سیارەکەدا دەکێشا لە بەختی و بەد و عەشقی سوتاوی پەشێمان بوو هەستی بە شەرمەزاری دەکرد لای دایکی ژین دوای چەند قسە پێگوتن و تەهدیدکردن گوتی کوڕی بەدبەخت و سادەم سیارەکە پێکە تا سبەی یان دووسبەی ئەو کچە جگەرکێشە یاخود موحتادە تەلاق بدەین ئەوان بێ ئەوەی من سوار بکەن ڕۆیشتن مایەوە من و کۆمەڵێک خەم و غەفەت و پەژارە و نەفرەت 2 ڕۆژ دوای ئەو ڕووداوە هەموو شتێکم لای توێژەری دەرونی باس کرد و بڕیار بوو دوای نیوڕۆ ئەو ڕۆژە بۆ دیتنی ڕوویا و سیما بچین و لە کۆتاییدا باسەکە لای پۆلیس باز بکەین بەڵام کاتێک بۆ ماڵەوەیان ڕۆیشتم ماڵەکەیان چۆل بوو ڕۆژێک پێشتر ماڵەکەیان گواست بووە ئاگری تۆڵە سات بە سات زیاتر دەبوو دەویست هەرچی زووە تۆڵە لەو دوو کچە خراپەکارە بکەمەوە بەڵام هەرچی هەوڵمدا هیچم دەست نەکەوت لە هەمان کاتدا ویستم پەیوەندی بە ژینەوە بکەم پێکەوە پێک بین و قەنەعەتی پێ بکەم کە ڕووداوێکی چاوەڕوان نەکراو بوو بەڵام ژین گوتی ئەگەر تەنها خۆم بم ئەوە دەتوانم لە بیریکەم بەڵام تازە کار لە کار درازەوە خێزانەکەم ڕازی نین هەرچەندە پەیوەندی کرد ژین ڕەتی کردەوە سەرنجام ڕازی بوو کە خێزانەکەی خۆیان ڕازی بکات کە باسی جگەرە نەهێننە گۆڕ لای خێزانی ئێمە باس نەکەن بەڵام ئەو بڕیاری تەلاقدانی هەردا بوو بەهەرحاڵ ئەو ڕۆژە هات دوای 6 ڕۆژ بۆ تەلاقدانی من تەلەفۆنی کرد و گوتی سبەی دێم بۆ شاری ئێوە هەموو شتێک تەواو دەکەین کاتێک ژین باسی تەلاقی کرد گوتی سبەی دێم تەلاقت دەدەم پڕکم گیرە هەرچەندی ویستم قسە بکەم نەمتوانی هیچ بڵێم بە دەنگێکی لاوازەوە گوتم باشە سبەی وەرە گەنجیم لە دەستدا چونکە دەمویژیان بدۆزمەوە بەڵام هەرچەندە هەوڵمدا ئەولا گەڕام ژیانم نەدۆزیوە تا ئەوە بوو گەنجیم لە دەستدا دوای ئەو تەلەفۆنە کاتێک داخڵی حەوشە بووم فرمێسکەکانم دەموچاویان تەڕ کردبووم براژنم لە پێش دەرگە ڕاوەستا بوو گوتی ژینە هۆکاری جیابوونەوەی تۆ ژین چییە؟ گوتم کێشێک لە نێوانماندا ڕووداوە دەمانەوەی لێک جیا ببینەوە براژنم پێکەنی گوتی ژینە گیان من منداڵ نیم ئەوە درۆیە مستەحیلە ئەوە چونکە ئەگەر کەس نەزانێ من دەزانم ئێوە چەند یەکتریتان خۆش دەوێ بڵێ بزانم چی بووە دووبارە گوتم بەخوا براژین کێشەیەکمان هەیە بۆیە تۆش یارمەتیم بدە تا زوویە لێک جیا ببینەوە بەیانێکە ئەو ڕۆژە خێزانی ئێمە و خێزانی ژین یەکتریان دیت و بۆ تەلاقدانی من ئامادە بوون ژین زۆر ناڕەحەت بوو ئەوەی کە عەشق و خۆشەویستی لەسەریە دەبارێ ئێستا سەراپای خەشوقینی لێ دەبارێ نەمتوانی سەیری ئەو دەم و چاوە خۆشەویستی بکەم ژین کەسێکی دیکە بوو ئەو خۆشەویستی و هەستەی بۆ منی هەبوو نەمابوو ژین بە منی گوت ژینە بەهۆی پاراستنی ئاوڕووی خێزان و بەهۆی ئەوەی کە ڕۆژێک لە ڕۆژان زۆرم خۆشویستی ئامادەم درۆ بڵێم بەهۆی ئەو پرسیارانەی کە لە خێزانی من و خێزانی ژینەوە لێمان دەکران کە بۆچیت بڕیاری تەلاقدانمان داوە تەنها دەمان گوت کێشەمان هەیە و تەواو هاوکو بە بڕیارەکە ڕازی بوون باوکی ژین ئاگای لە باسەکە نەبوو دایکیشی بۆ بڕیاری تەلاقدانم نەهاتبوو هیچیشی لای کەس باس نەکردبوو هۆکاری تەلاقدانەکە بابی ژین گوتی من تۆم بەقەدەر کچەکانی خۆم خۆش دەوێ و خۆشم دەوێ و خۆشم ویستی پێم وابوو کە لەگەڵ کوڕەکەم بەختەوە دەبێت بەڵام ئەگەر پێت وایە من ڕێ لە خۆشبەختی ئێوە دەگرم ئەوە هەڵەی هەر کارێک کە دەیکی چاک بیری لێ بکەوە ئەو ڕۆژە دوای نان خواردنی نیوڕۆ ژین چوو بۆ ماڵی مامی بابم بەیانێکە هات و گوتی وەرە پێکەوە بڕۆین بۆ مەحکەمە خۆم ئامادە کرد بەیەکانم توانە ڕۆیشتن نەبوون بەڵام چارەیەکیش بۆ ڕۆیشتنم نەبوو بەلایەکدا حەقی بوو ئەو پیاو بوو هەستی هەبوو بەلایەکی دیکەدا حەقی نەبوو بە ژینم نەگوت کە تەلاقم مەدە یان هەڵێکی دیکەم پێ بدا بەڵکو بەبێ قسە لەگەڵ هاوڕێکەم بەڕێکەوتم لە ڕێگا ژین گوتی هەموو حەقەکەت دەدەمەوە هیچ قسەیەکم نەکرد حەقەکەم 250 سکەی زیار بوو کاتێک گەیشتینە مەحکەمە لە خۆمەوە فرمێسک لە چاوەکانم هاتە خوارێ لەبەر ئەوەی باسی حەق هاتە گۆڕێ من گوتم هیچ حەقێکم لە ژین ناوێ بێت گەلەیەک بەرگی قورئان نەک تەنها هاوڕێکەم و ژین بەڵکو بەرپرسی مەحکەمەکەش پێی سەیر بوو گوتی بەڵام بەهۆی ئەوەی دەستگیران تا دەیەوێت تەلاقت بدە ئەوە حەقی خۆتە کە تەواوی ئەو حەقە وەربگری من ژینم خۆش دەوێت نەمدەویست بە وەرگرتنی ئەو حەقە ئەو بخەمە دەردەسەریەوە بێجگەلەوانش من پێویستیم بە پارەی ئەو نەبوو ژین تەلاقنامەکەی ئیمزا کرد هەمان ئەو ئیمزایەم کرد کە لە نامەکەدا بۆ ژینم دەکرد ژین بە دیتنی ئیمزاکە چاوێکی لە من کرد و ئاهێکی هەڵکێشا کە جەرگی سووتاندم هەردووکمان کەوتینەوە یادی ئەو ڕۆژانەی کە بێڕەحمانە لە دەستمان ڕۆیشت بوون دەفتەری ژیانی من و ژین
بەیەکجاری کۆتایی هات. ژین گوتی ژینە بە تەنها وەرە تا بچین قورئانەکەت بۆ بە هەدیە بکەم. لەگەڵ ژین سواری سەیارە بووین، چوون بۆ کتێبخانەیەک، قورئانێکی هەدیە کردم. ژین دەستی لەسەر قورئانەکە دانا و گوتی ژینە سوێن بۆ قورئانە، ئێستاش خۆشم دەوێ، لە داهاتووش خۆشم دەوێ، بەڵام چارەیەکم نییە، چونکە ئەگەر تەلاقنامەکە ئەوڕۆ پیشانی دایکم نەدەم یان دەچێتە گوند یان تەلەفۆن بۆ خێزانەکەی ئێوە دەکات و هەموو شتێکیان لەلا باز دەکات. دەشمزانی کە براژنەکانت زۆر باش نین و ئەگەر باسەکە بزانن ئازارە دەدەن. ژین دەستەکانی گرتم و گوتی ویستم ڕابردووت بۆ قەرەبوو بکەمەوە. گوتم ڕاست دەکەی، بەڵام ئەوە بزانە کە مرۆڤی گەورە هەڵەی گەورە دەکات. منیش هەڵام کرد، ئەوەی کە تۆ لەگەڵ منت کرد لای کەس باسی مەکە، چونکە عاشق ئەو کاتەمانەی ڕاستەقینەی خۆی لەدەست دەدات. ئەو نهێنیە بۆ عاشقی پاکی ئێمە قورسایی خۆی هەیە. هەر یەکێک لە ئێمە حکمی تەلاقی بەدەستەوە بوو بەرەو ماڵەوە گەڕاینەوە. ئەی دنیای نەکبەتی بار، ئەی دنیای بەتاڵی لە میهر و سۆز و خۆشەویستی، بۆچی ئاوا بەزووی مۆمی بوونت کوژاندەوە؟ بۆچی پەڕووباڵت سووتاندم؟ بۆچی ئاگرت لەو جستە بێ ڕوحەی من بەردا کە تازە بە تازە گەشەی کردیا؟ ئەی ڕۆژگار، ڕووخانی من تو سردێکی بە تۆ دەگات. بۆچی ژینی من مەگەر ئەو دڵە بە نازەی من لانەی خۆشەویستی نەبوو بۆت؟ کەواتە بۆچی ئەی یار، ئەی دڵڕق، بۆچی مەگەر ماسی دەتوانێ بێ ئاوبژی؟ نەسوێن بەخوا ناتوانێ، منیش ناتوانم. ئەی لانەی خەمەکانی ژیانم، تاکو ئێستاش خۆشم دەوێ. ئیتر دەواازەی چاوەکانم ناکەمەوە تا وێنەی جوانی تۆ بۆ هەمیشە لە چاوانمدا بمێنێتەوە. ڕوحم بە زنجیرە بەندەکەم تا هیچ کات بە ناوی عەشقەوە نەفرێت. ئیتر نامەوێ پێ بکەنم و نامەوێ بگریم، چونکە دوای دووری تۆ هیچ گریان و پێکەنینێک نامێنێتەوە. گیانم قوربانی ئەو غەمەی کە بۆ هەر تێگەیەک بچم ئەو دەم دۆزێتەوە. دوای چەند جار ڕۆیشتن بۆ لای پۆلیس و پێدانی نیشانەکانی ڕوویا و سیمای هاوڕێکانی، بەڵام هیچ هەواڵێک نەبوو لێیان. ئەگەرچی یەک دوو جار ئەو کچانەم بینی کە وەک من فریویان خواردبوو، نیشانەکانم لای ئەوانیش باس کرد، بەڵام بێ ئەنجام بوو. هەتا پۆلیسیش هیچ هەواڵێکی دەست نەکەوت. ئەو ڕووداوە بووە هۆی ئەوەی کە من زیاتر بە خۆمدا بێمەوە و ئارەزواتی شەیتانی کە منیان بە جگەرە کێشان و هەتا بە تەلاقدان گەیاند لە خۆم دووریان بخەمەوە، زیاتر بێمەوە سەر دەرس و کتێب. لەگەڵ هەموو ئەو غەم و ناخۆشی و ئازارانەی کە من دەمکێشا، لەگەڵ هاوڕێیانی خوێندن و مامۆستایانی ئاینی و قوتابخانە کە زۆر یارمەتی دەرم بوون، وردە وردە قوتابخانەم تەواو کرد. ئەو ساڵە دوای کۆتایی تاقیکردنەوە گەڕامەوە گوند. کاتێک لە دەرەوە گوند دەرکەوت، هەستم کرد تەواوی کێوەکان، دەشتەکان، ئاو، مرۆڤەک، هەتا ئاژەڵانیش پێم پێ دەکەنن و سەرزەنشتم دەکەن. حەزم نەدەکرد چاو لە هیچ شوێنێکی گوند بکەم، چونکە یادگاری مردووی بۆ من زیندوو دەکردەوە. ئێستاش باوەڕم نەدەکرد کە ژین هی من نییە. ژین گیان، چەند مانگێک لە غەمی دووریت فرمێسکی حەسرەتم ڕشتووە. چەند شەو کە تا سپێدە نەنووستوم لە خەیاڵمدا وێنەی عەشقی خۆمانم کردووە. چەندان و چەندان جار ئەوانم لێک داون، چەند ڕۆژ تا شەو بە چاوەڕوانی لە جادەی گەڕانەوە داوەستاوم تا بگەڕێەوە ڕابردووی تڵخ و تاریک ڕووناوکەیەوە. چەند ناڵە و هاوارم کرد، بەڵام دەنگم بەرگوێی کەس نەکەوت. چەند جار ئازاری ئەو جەرگی خۆمم داوە، بەڵام دەنگی دڵ نەکوژایەوە. لە گوند ئاسانتر دەمتوانی غەمی دووری ژین تەحەموڵ بکەم. وەکو ساڵانی ڕابردوو بە هاتنی وەرزی هاوین لە بەیانیەوە تا شەو لە کێڵگەکانم دەکرد. کێڵگە باشترین شوێن بوو کە من دەمتوانی غەمەکانم لەوێ لەبیر بکەم. کۆکردنەوەی نۆک ئەویش لە وەرزی هاویندا زۆر قورس بوو، بەڵام مەگەر دەبوو لە ناو خەڵکی پاک و بێگەردی گوند مرۆڤ هەز بە ماندوێتی بکات،
بەیەکەوە بوون و کۆکردنەوەی نۆک ئەویش لە وەرزی هاویندا لەگەڵ هاوڕێیانی گوند شتێکی تایبەت بوو کە لەگەڵ هاوڕێیانی شار جیاواز بوو. هاوڕێیانی گوندم بەڕاستی هاوڕێ بوون، بەیەکەوە هەموو دەردە دڵ و غەمەکانمان لە یەکتری باز دەکرد، غەمەکانیان بەش دەکردن. دوای تێپەڕبوونی 1 ساڵە جیابوونەوەی من و ژین کوڕێک لە گوندەکەی خوار ئێمە هاتە داوام. ساڵی دووەمی بوو لە زانکۆی بەشی ئەندازیاری، بەڵام من بە ناڕەحەتی هێوارەتم کردەوە چونکە تا ئێستا ژینم خۆش دەویست و سوێندم بۆی خواردووە. وەنەشم دەتوانی بە هیچ یەکێک لە داواکاریەکانم وەڵامی بەڵێ بدەمەوە. لەو ڕۆژگارەشدا ڕەتکردنەوەی ئەو پێشنیارە باش و خراپە بوو بۆی ئەوەی کە گومان لای براژنەکانم دروست بێ کە بۆچی ژینە جوابی تەواو بە داواکاریەکانی نادات. تا وردەوردە ناڕەحەتیم لە دەم و چاوی براکانم و هەتا زڵدایکم دیت و بێڕێزی زۆرم قبوڵ کرد. هەرچەندە بیرم کردەوە کە من دەبێت چه هەڵەیەکم کردبێ کە بێت گەلە بابم هەموو وەکو غەریبەیەک ڕەفتارم لەگەڵ دەکەن. ئیتر تاقەتم نەما. بە زەردایکم گوت من چه هەڵەیەکم کردووە کە ئێوە قسەم لەگەڵ ناکەن، براکانیشم لێم تووڕەن. بە تووڕەیەوە گوتی تۆ چه هۆکارێکت هەیە تا ئەو داواکاریانە ڕەت بکەیەوە؟ گوتم نیازی هاوسەرگیریم نییە. گوتی درۆ دەکەی، تۆ هێشتا ژینت خۆش دەوێت، چاوەڕێی دەکەی ڕۆژێک بێتەوە لات. بەهار وردە وردە گەیشتە جێ، بەهارێک کە شتێکی تازەی بۆ ئێمەی مرۆڤەکان پێبوو. خۆزگە ئێمەش وەکو بەهار لە دیاتی ئەوەی دەرەوەمان بگۆڕین ناخمان گۆڕی با. لە پشووی نەورۆزدا لەگەڵ هاوڕێیانی گوند چوین بۆ شاخ. کاتێک گەشت مەکانیەک لەسەری دانیشتم و سەیری ئەو بەردەی نزیکانیەکەم کرد و سرم سوڕما، زۆر سرنجڕاکێش بوو. ڕێی بەو ئاوەڕۆن و زوڵاڵیەی کانیەکە دەدا کە دەهاتە دەر. بە خۆمم گوت هیچ شتێک لەو دنیاە بێهۆنیە، کەواتە بۆچی من نائومێدی بۆ خۆم بڕیار بدەم؟ بۆچی من جوانی نادەمە ژیانم لە کاتێکدا کە ئەو بەردە جوانی دەبەخشێ؟ هەتا ئەو گوڵە سادە کە بیابانەکانی جوان کردووە، کەواتە بۆچی من ناخۆشیەکان بۆ داهاتوم بڕیار بدەم، بەڵکو دەبێت لە خۆشی و ناڕێحەتیەکانی دنیا خۆم بە دوور بگرم. وردە وردە ژینم لە مێشکی خۆم لە یاد دەکرد و مەشغوڵی شتی تازەتر بووم. بەڕەوەشەکانی ڕابردووی ژیانم یەکەیەکە دەڕاند. ژیانم لە سەرەتاوە دەست پێ کرد وەکو منداڵێک کە تازە هاتوۆتە دنیا. ئەو جار هەوڵمدا پایەکانی ژیانم بەهێزتر بکەم تاوکو بەبای بەهێز نەکەونە لەرزین. لە کاتێکدا کە پشووی نەورۆزم بەڕێ دەکرد، یەکێک لە براکانم دوای چەند ڕۆژ نەخۆشی چوو بۆ لای دکتۆر. لەوێ مایەوە و نەخۆشی ئەو ڕۆژ بە ڕۆژ بەهێزتر دەبوو. دەڵی بەدبەختیەکانم ئێستا تەواو نەبوون. ئەو تەنها 24 ساڵ تەمەنی بوو. ڕۆژ بە ڕۆژ لاواستر دەبوو. هەر ڕۆژێ فەحسێک و هەر ڕۆژێک عەمەلیاتێک تا بەڕێیان کرد بۆ تاران. چەند جار داوای هەواڵیم دەکرد، بەڵام هیچ جوابێکی ئەو تۆیان نەدەدامەوە. پێیان دەگوتم دەرسەکەت بخوێنە، گوندەکەی ئێمە بۆ شار سەعات و نیوێک ڕێبوو. مەجبور بووم هەموو بەیانیەک بێم بۆ شار و عەسرانیش بگەڕێمەوە. ماندووبوونی هاتووچۆ و هەموو ڕۆژ هاتنی میوان بۆ ماڵمان مەجالێکی وای بۆ سەعیکردن نهێشتبووەوە. شەوانە لەگەڵ خودای خۆم ڕاز و نیازم دەکرد تا ئەو برایەم لێ نەستێنێ. چەندان و چەندان جار بڕیاری خۆکوشتنم داوە کە خۆم لە کۆڵ ئەو دنیا بێسۆز و بێڕەحمە بکەمەوە، بەڵام نەدەکرا لەو کاتەدا ئەو بەجێ بهێڵم. ئەو ڕۆژە کە براکەم چوو بۆ تاران 20 ڕۆژ لەوێ مابۆوە. ئەو قسانەی لەبارەی مەرگی نائومێدیەوە دەکران ئارامیان لێبڕی بووم. هەستم کرد شتێک بە ناوی ئومێدەوە لە مندا نەماوە. هەموو دەرگاکانم بەڕووی خۆمدا بەداخراوی دەبینی. ئەو ڕۆژە کە بۆ سەردانی براکەم بۆ تاران چوو بووم، دوای تەوابوونی یەکتر دیتن هاتنە دەر لە ژوورەکەی. ئەو بەدەنگی بەرز دەستی بە گریان کرد. لە پشت دەرگا وەستام. هێزم نەما، منی دەستم کرد بە گریان. لەسەرەوەی خۆم هەستم بە مردن دەکرد. نێوانێکمان نەبوو، بەڵام هەستم کرد کە ژیانم لە جاران خۆشتر دەوێ. ڕاستی ئەی ژیان، تۆ بۆ ئەوەندە ئازیزی لەو کاتەوەی دەینە سەر ئەم دنیاە تا کاتی مردن هەوڵی ئەوە دەدەین زیندوو بمێنینەوە. بەڵێ لەو ساتەوەی مرۆڤ دێتە دنیا پێویستی بە سۆز هەیە، بەڵام من لە تەواوی کاتەکانی ژیانمدا لەو سۆزە بێبەش بووم. نەک تەنها هەر بێبەش بووم لێی، بەڵکو ئەو سۆزەم بۆ براکانیشم بەکارهێنا، سۆزێک کە بۆ خۆم نەمدیت بوو، نەمدەزانێت چۆن بۆ ئەوانی دیکە بەکاربێنم. زۆرێک پێیان وابوو کە من پارەیەکی زۆرم هەیە، کەواتە دەبێت چیم لە ژیان بوێ، بەڵام خۆزگا لە بەیانیەوە تا شەو ئیشم دەکرد. بەڵام کەسێک هەبا ئەو هەست و سۆزەی بۆ دەربڕی بام. بە پارە دەتوانی شت بکڕی و بفرۆشی،
بەڵام هەست و سۆز نەدەکڕێ و نەدەفرۆشرێ. ئێمەی مرۆڤ حەز دەکەین دوای مردنیش خەڵک فرمێسکمان بۆ بڕژێنێ، لە ڕێوڕسمی کوفن و دفنیشدا خەڵک ڕەشپۆش بێ، هەتا باشترین ڕێوڕسم بێت، کەواتە دەتوانین بڵێین دوای مردنیش پێویستیمان بە سۆز و خۆشەویستی ئەوانی تر جا چ کاتێک کە لە ژیانداین. بەبێ ئەوەی کە بمانەوێ دەینە دنیا و بۆ پێشەوە دەڕۆین. چارەنووس بە هەر شێوەیەک کە بۆ خۆی بیەوێ مامەڵەمان لەگەڵ دەکات، بەڵام خۆزگە دەیتوانی کارەکان بە پێویستی خۆمان بەڕێوە ببات. نەزانانە ژیان بەسەر دەبەین لە کاتێکدا کە پەیوەندی بە تەواوی نهێنی و ڕەمزی دنیاوەیە، بەڵام بزانە کە هەمومان لە بەرامبەر ئەو خۆڕۆشتە گەورەیەدا لاوازین، لە بەرامبەر مەرگدا بێدەسەڵاتین، لە بەرامبەر چارەنووسدا کوژراوین. برایەکەم دوای عملیاتکردنی 1 مانگ لە تاران مایەوە، سەرنجام هاتەوە ماڵ. بەهۆی گەڕانەوەی ئەو میوانێکی زۆرمان دەهات. دایک و باب و برای ژینیش هاتن. نازانم ئەو ژنە چۆن جورئەتێکی کرد کە بێتە سەردانی براکەم، بێ ئەوەی ڕوویان لێ وەرگێڕم بەڕێزەوە بە خێراتنم کرد. بەڕادەیەک لاواز بووم. کاتێک بابی ژین ماچی کردم دەستم کرد بە گریان. دایکی ژین بە سادەیی لێی پرسییم. دوای خواردنی نانی نیوڕۆ ئەوان ڕۆیشتن، بەڵام بیانیەکەی ژین لەگەڵ زانا هات بۆ گوند. ژین نەهاتە ماڵی ئێمە. نەمتوانی تەحمولی کارەکانی بکەم. ئەو هەموو هەست و سۆز و خۆشەویستیە چی لێ هاتبوو؟ شەو لە خۆمەوە دەستمدایە قەڵەم. کە ژین لە ماڵی مامم بوو نامەم نووسی. ژین ئەمڕۆ عەسێر کە هاتی بۆ گوند خۆی لە کاتی ئاوابووندا بوو، لە حاڵەتێکدا کە زۆر غەم ئاسا دیار بوو. لەو کاتەشدا دڵی من لەو غەمانگێزتر بوو. هەر بۆیە لەو نامەیەدا دەینووسم پێویستیشم بە سوێند خواردن نییە. ئەوەی کە نووسیمە نە چیرۆکە، نە خەیاڵە، نە شەعرە و نەیەک راپۆرتی شاعیرانەیە، بەڵکو دڵۆپێکی فرمێسکە. دڵۆپی فرمێسکێک کە نازانم بۆ هاتنە خوارەوەی کێ بە تاوانبار بزانم. دڵم دەیویست هەنگاوی نووسینی ئەو نامەیە دوای نووسینی ناوی تۆ وشەیەکی تر دابنێم، وشەیەک کە پڕ لە ژیانی ڕابردووی من لەوێدا کۆ بدەبێتەوە. کەواتە ژینی من زۆر هەوڵمدا تۆ لەبیر کەم، بەڵام بەدیتنت دووبارە ناوتم بیر هاتەوە. کەواتە ئەو نامەیە لە ژیناوە نییە، بەڵکو لە دڵێکی شکاوەیە. دەزانی واتە چی ژین؟ ئەمڕۆ بە دووبارە دیتنەوەت هەستم کرد هێشتا خۆشم دەوێ. ژین پیاوان لە چوارچەوەی عەشق و خۆشەویستیەوە زۆر ناپیاون. بۆ ئیسپاتکردنیش ئەوە بەسە کە تەنها لە بەرامبەر دڵێکی عاشق و شکست خواردووی ژنێک هەز دەکەن کە پیاون، تا کاتێک دڵی ئافرەتەکە تەسلیمی ئەوان نەبووە. بەستر لە ژنێکی گەڕیدا، عاجز سەرکۆنەتر لە ژنێکی ئەسیر، سوالکەرتر لە سوالکەرانی زادەکان. دەستی سوال بۆ عاشق درێژ دەکەن، بەڵام کاتێک خەیاڵیان لە تەسلیم بوونی دڵی ئافرەتەکە ئاسوودە بووە، ڕاستە و خۆمێشتیان دێتە سەر ئەوەی کە خودا ئەوانی بە پیاو دروست کردووە و سیفەتی پیاوانیان هەیە. بۆیە لەو کاتەدا سیفەتی پیاوان دەگۆڕێ بۆ سیفەتی ناپیاوی. ژین لەوەی کە لەو نامەیەدا من تۆ خەتابار دەکەم دڵتەنگ مەبە. ئەگەر لە بیرت بێ 5 ساڵ لەمەوبەر ئێمە یەکتریمان ناسی. ئەو کاتێ من کچێکی 16 ساڵان بووم، تۆش گەنجێکی 20 ساڵ. من ئەو کاتە بیرم لەوە دەکردەوە کە هیچ نەبێ لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەم کە 4 ساڵ لە خۆم گەورەتر بێ. نەمەزانی دەکەومە داوی عەشقی تۆوە، ناپیاویم لێت دیت، سوێن بە هەر شتێک کە باوەڕت پێ هەیە. بەهۆی ئەو خۆشەویستیەی کە پێشتر هەتبوو، ئێستانی تا ئەمڕۆ کە هاتووی بۆ گوند نەهاتی بۆ لای من، ئەوەندە هەست بە ڕق و کینە دەکەم بەرامبەرت کە ئەگەر هێزم هەبا ئەو دڵە سادە و بەدبەختم لە سینەم دەردەهێنا و زیندە بەتاڵم دەکرد. ئیتر توانای نووسینم نییە، چونکە فرمێسکەکانم و لەرزینی دەستم ئەو کاتەیان لێگرتووم. تەنها و ئاواتی من ئەوەیە کە تا کۆتایی ژیانت هەرگیز تام لە ژیان نەکەیت. داوات لێ دەکەم تەواوی نامە و یادگاریەکانم بۆ بنێریەوە. ئەگەر من لە دڵتدا ناماوم کەواتە ئەوان چ سوودیەکیان بۆ تۆ هەیە؟
بەهاتنی پاییز دووبارە بڕیاری ئەوەمدا کە بچمەوە خوێندن، بەڵام ئومێد دووبارە ڕێگر بوو. نامەی ژینیش بێوەڵام مایەوە. لە کۆتایی پاییزدا ڕۆژێک بابم داوای لێکردم بگەڕێمەوە گوت. کاتێک گەڕامەوە بابم گوتی دکتۆر گوتیەتی کە براکەت حاڵی دەرونی باش نییە و باشترین چارەسەریش بۆی ئەوەیە کە هاوسەرگیری بکات. براکەم ساڵێک پێش خۆی نەخۆش بێت عاشقی کچێک بوو لە پیر ناشار کە دووجار چوونە داوای، بەڵام بابی ڕازی نەبوو. بە بابم گوت بە هیچ شێوەیەک نابێ هاوسەرگیری بکات. هاوسەرگیری ئەو کارێکی هەڵەیە. ئەگەر ڕۆژێک خودا نەیکرد بمرێت من چی لەگەڵ ژن و منداڵی بکەم؟ لە سەرەتای ژیانمەوە بە هەتیوی گەورە بووم. نامەوێ باقی تەمەنم لەو کارەدا بەسەر ببەم. چەند مانگێک ڕێگر بووم لە هاوسەرگیری ئەوان. سەرنجام بڕیارمدا هەموو شتێک بە خودا بسپێرم. لەگەڵ بابم و زەردایکم و برا گەورەکەم چوونێ داواکاری شیوە. بە شیوام گوت براکەم نەخۆشە، دکتۆرەکان نائومێدیان کردووە. ئێستا ئایا تۆ دەتوانی بەو مەرجە ژیان ببەیە سەر؟ هەر لەو کاتەدا پێم سیر بوو. گوتی بەڵێ ئامادەم، هەتا ئەگەر بۆ چەند ڕۆژێکیش بێت. ڕووی لە من کرد و گوتی ژینە من ئەوم خۆش دەوێ، ناتوانم هاوسەرگیری لەگەڵ نەکەم. بابی گوتی باشە مادەم تۆ ئەو قسەیە دەکەی ڕازیم، بەڵام بۆت نییە بە هیچ شێوەیەک بگەڕێەوە ماڵی من. هەتا ئەگەر کێشەیەکت هەبێ پەیوەندیت بە خۆتەوەیە. لە وەرزی هاویندا کە بەفرێکی زۆریش باری بوو شیوامان مارە کرد. بڕیار بوو کە مەراسیمی هاوسەرگیریەکەشی لە بەهاردا بێت، بەڵام لە وەرزی بەهاردا براکەم دووبارە نەخۆش بووە. لە وەرزی هاوینیشدا بەهۆی دەردی کارکردنی کێڵگا دەستپێکردنی پرۆسەی هاوسەرگیری دەنگی نەبوو. لە وەرزی بەهاردا کە براکەم لە شاردەژیا لەگەڵ براژنم گەڕانەوە بۆ گوت ناچار من و محەممەدیش دەبوو دوای پشووی دەورۆست لە ماڵی خوشکم ژیان بەسەر ببەین. تاقیکردنەوە نزیک بوو، بەڵام کاتی ئەوم نەبوو دەرسەکانم بە زیادەوە بخوێنم سەعیان لێ بکەم. ڕۆژێک ژینم لە شار دیت کە لە دوورەوە وەستاوە و تەماشام دەکات. بە دیتنی هیچ خۆشحاڵ نەبووم، چونکە دەمویست لەبیری بکەم. دڵنیا بووم کە نامەکەم کاری لە ژین کردووە. ئەو زانکۆی تەواو کردبوو لە مەهاباد دەرسی دەگوتەوە. لەو سەیارەی کە هەی بوو دیار بوو باری داراییان باش بوو. کاتێک منی دی دابەزی گوتی ژینە تکات لێ دەکەم سوار بە کارم پێتە. بە هەموو توانەمەوە یەک زلەی توندم لێدا. پێم گوت لێرە دوورکەوە دەنا پۆلیس بانگ دەکەم. خوایە گیان ئەو من چیم کرد؟ زلم لە یەکێکدا. ژین گوتی حەق بە تۆیە. ڕوخساری هێنا پێش و گوتی هەرچەندێک حەز دەکەی لێم بدە، من ناڕەحەت نابم. هەرچەندە تاوانبارم بکەی سەرپێچی ناکەم و باجی تاوانەکەم دەدەم و هەست بە دڵتەنگیت دەکەم. لە بەرامبەرتدا ناپیاویم نواندووە. عەسری ئەو ڕۆژە ژین لە ڕێگەی زاناوە نامەی نارد و نووسی بووی ئەگەر تەواوی دنیا بە تۆ ببەخشم ناتوانم قەرەبووی ئەو کارانە بکەم کە بەرامبەر تۆم ئەنجام داوە. بەڵام تکایەکم هەیە، دایکم هەر ڕۆژە و هەر کەسێکی بەدڵ بێ دەچێتە داواکاری، بەڵام من بێجگە لە تۆ کەسم خۆش ناوێت. تکام لە تۆ ئەوەیە کە پێچەوانەی ڕاکانی خێزانی هەردووکمان بین و با پێکەوە ڕابکەین بۆ جێگەیەکی دوور لەوانەیە بچینە دەرەوەی ئێران. کاتێک بووینە ساحێبی چەند منداڵێک ئەو کات دەتوانین بگەڕێینەوە شوێنی خۆمان و کەسیش بۆی نییە قسەمان پێ بڵێ. لە جوابی نامەکەیدا بۆم نووسی لە نێوان ئێمەدا هیچ پەیوەندیەک نییە و هەتا بەهۆی ئەو کارە پەیوەندی خزمایەتیشمان لەناوچووە، کەواتە دەمەوێ بازنە بە دەوری مندا بێنی و لە بیری ژیانی خۆت دابی. ئەگەر چیژین چەند جارێکی تر نامەی نارد و دەهاتە سەرڕێم، بەڵام من نەمدەهێشت گرفتاری عەشقی شکست خواردوو بم. تاقیکردنەوە هات و هەمویان بۆ وەرگرتنی ئەنجامی تاقیکردنەوە باب و دایک و خزم و کەسیان لەگەڵ خۆیان هێنابوو. کاتێک خۆم بە تەنها دیت هەستم بە غەریبی و تەنهاییەکی زۆر کرد، بەڵام گرنگ نەبوو چونکە من خودام هەبوو. تەوەکوول بووم بەو. کاتێک ئەنجامی تاقیکردنەوە هاتەوە من لە زانکۆ وەرگیرا بووم. یەکەمین کەس کە پیرۆزبایی لێکردم برا نەخۆشەکەم بوو. ناونووسینم لە زانکۆ هاوکات بوو لەگەڵ دەستپێکردنی هاوسەرگیری براکەم. زۆری خەرجی دا و دەرمانی براکەم و هاوسەرگیری لە هەمان کاتدا فشارێکی مادی زۆری بۆ خێزانەکەم هێنابوو. تازە هەر دەبوو هاوسەرگیریش کرابە. من زێڕێکی زۆرم هەبوو. لە دیاتی فشارکردنەکەی سەربابم زێڕەکانم فرۆشت و بۆ خۆم ناونووس کرد لە زانکۆ. هاوسەرگیری براکەم بە باشتری شێوە بەڕێوە چوو.
ڕۆشتن و هاتن دەستی پێکرد و میوان لە دوور و نزیکەوە بۆ ئەو هاوسەرگیریە دەهاتن بەوەی کە زۆر خۆشحاڵ بووم بە هاوسەرگیری براکەم بەڵام خەمێکی زۆر لە دڵمدا بوو کە ئازاری دەدەم ئەو غەمە غەمی لێک جودابوونەوەی من بوو لە ژین کە دەبوو هۆکاری جیابوونەوە لە ژین بە خەڵک بڵێم بەڵام هیچ جوابێکم پێ نەبوو کە بیاردەمەوە هەر سیارێک دەهات من دەچوومە پێش و بە خێرهاتنم دەکرد براکانم زۆر لە ژین تووڕەبوون و هەتا دەیانگوت ئەو بۆی نییە بۆ گوند بێت بەڵام بابم و باپیرم سەرزنشتی براکانیان کرد و گوتیان ئێوە بۆتان نییە کە لە بەرامبەر بابی ژیندا ئەو قسانە بکەن دەیان گوت کێشەکە لە نێوان خۆیاندا بوو ئێوە بۆتان نییە پەیوەندی خێزانی تێک بدەن شەو دەهات بەڵام هەواڵێک لە هاتنی ماڵی ژین نەبوو مەراسیمی هاوسەرگیری کۆتایی هات و نێردراوانی ماڵی ژین لە گوند و لە شار بە نامەیەکی زۆرەوە بۆ دووبارە پەیوەندیم لەگەڵ ژین هاتبوون بەڵام من تەنها ڕەتم دەکردنەوە ڕۆژانی مانگ تێدەپەڕین حاڵی برام مامناوەند بوو هەندێک ڕۆژ باش بوو هەندێک ڕۆژ خراپ بە هاتنی شیوا باری قورس لەسەر من لاچوو شەوانە مەجبور نەبووم تا سپێدا بەخەبەر ببم و ببمە دکتۆر بۆ براکەم شیوا زۆر زوو حامیلە بوو لە کاتێکدا کە تەنها 7 مانگ لە هاوسەرگیریەکەی تێدەپەڕی کچێکی 7 مانگی هێنایە دنیا بەهۆی ئەو پەیوەندی کە لەگەڵ براکەم هەبوو منداڵەکەم زۆر خۆش دەویست بەڵام دووبارە لەو خۆشەویستنە زەررم کرد چونکە تەواوی براژنەکانم دیکەم لێم تووڕەبوون و قسەیان پێدەگوتم لەسەر ئەوەی کە من فەرق و جیاوازی لە نێوان منداڵەکاندا دەکەم لە کاتێکدا کە تەواوی مەوزوعەکە ئەوە بوو لەسەر نەخۆشی دەرونی براکەم و بەرزکردنەوەی هێزی ڕوحی ئەو بوو دوای ئەوەی کچی براکەم بۆ ئێمە زیاد بوو ڕۆژ بۆ ڕۆژ حاڵی براکەم باشتر دەبوو تەواوی لێهات دکتۆرەکان ڕەزامەندیان پیشاندا کە حاڵی باشە و بە 3 مانگ جارێک بیهێننەوە لای دکتۆر بەسە بەڵێ دەڵێی خوداوەند ڕەحمی بە فرمێسک و ناڵە و هەوارم کردووە ئەو چەند شەوانەی کە تا بەیانی نەنووسوم تا سپێدە دوعا و پاڕانەوەم ئەنجامداوە بەزایە نەچووە من ئیتر تەواوی دەردەکانی خۆم لەبیر کردبوو هەموو دوعا و ئاواتی من سەلامەتی براکەم بوو گوێم لە گەورەکان بوو کە دەیانگوت مرۆڤ لە شەوانی قەدردا هەر دوعا و ئارەزوویەک کە لە خودا داوا بکات گیرا دەبێت منیش تەواوی شەوانی قەدر تا سپێدەی بەرەبەیان لە سوزدەدا بووم دوعام بۆ دەکرد کە گیرا بێت لە هەمان کاتدا بە کۆمەڵێک کێشەی دەرسەکانم بەردەوام بووم محەممەدی برام ناردە قوتابخانەی داخلی وردە ژیانی خۆم و خێزانەکەم ئاسایی ببووە لە یەکێک لە ڕۆژانی ساردی پاییزدا کە گوند بەرگێکی سپی پۆشی بوو وای سارد چنگی لە گوندەدا تا لە ناکاو دڵمدا کەوت بۆ ماوەیەک هەستێکی سەیرم هەبوو لە حاڵەتی ئاسایی خۆم دەرچووم ئەوانەی ماڵ هەستیان پێدەکرد گوتیان ژینە چی بووە سرم دێشێ بۆ ژوورەکەی خۆم ڕۆیشتم لە ڕاستیدا سرم نەدەهێشا بەڵکو دەردێکی قورس لە دڵمدا بوو هەستێکی نامۆم هەبوو بۆ ساتێک دەردی دووری ژین سەراپای داگرتم و هەستم کرد کە ئەو لە نزیکمە دوای 2 سەعات هەواڵیان هێنا کە ژین لەگەڵ دایک و بابی هاتووە بۆ ماڵی مام و تێگەیشتم کە ئەو دەردەی من هەستم پێدەکرد بێهۆ نەبوو ئەو کاتە بوو کە هەستم کرد هێشتا ژینم خۆش دەوێ زیاتر لەوەی کە بیرم لێ دەکردەوە بابی ژین بەیانیەکەی لەگەڵ نەفەوزی بوو کە لە خزمانی ئێمە بوو هەمومان ڕێزی تایبەتیمان لەو حاجیە دەگرت هەر ئەو حاجیە بۆ هۆی ئەوەی کە براکانم نەتوانن ببنە ڕێگر لە بەردەم پچڕانی خزمایەتی نێوان خێزانی ئێمە و خێزانی ژین چونکە دەبووە بێڕێزی بەرامبەر حاجی و خێزانەکەی هەر بۆیە بابم و زەردایکم چون بۆ ماڵی مامم لە نێوان خزمانی ئێمەدا ئەو بابوو ئەگەر یەکێک لە شارەوە بێت بیانەوێ یان نیانەوێ دەبێ داوەتی بکەن شەوێکی سەخت بوو بە خۆمم گوت خوایە گیان تی دەبوو لە زیاتی ئەوەی ژین بچێتە ماڵی مامم هات بە ماڵی ئێمە و تی دەبوو نیگا پڕنهێنیەکانی دووبارە ببینمەوە ئێمەش نەمان دەتوانی کە خێزانی حاجی دەحوەت نەکەین ڕۆژی دووەم سەڕای ئێمە بوو داوەتیان بکەین براکانم کە تاقەتی فرمێسکی پشتەکەیان نەبوو هەر یەکە و بەهانەی شتێکەوە لە ماڵ چوونە دەرەوە کاتێک هاتن بۆ ماڵی ئێمە ئیتر لەو پەیوەندیە گەرمەی کە جاران هەمان بوو هیچ خەبەرێک نەبوو بە تایبەتی پەیوەندیە گەرمەکەی نێوان من و دایکی ژین کە ئێستا بە سادی دەبیندرا دوای نان خواردنی ئێوارە
زانا هاوڕێی کوڕەمامەکەم بە بەهانەی کتێب بانگی منی کرد و گوتی ژین لە دەرەوە وەستاوە دەیەوێ بتبێنێ. بە ناڕەحەتی و گریانەوە بە زانام گوت بەدبەختت کردم تکات لێ دەکەم وازم لێ بێنە. زانا گوتی پێت وایە ژین بۆچی هاتۆتە گوند؟ ئەو لەبەر تۆ هاتووە. نەمهێش زانە لە قسەکانی بەردەوام بێت لە جوورەکەم هاتمە دەر. دوای ڕۆشتنی ئەوان دووبارە ژین لە ڕێی زاناوە نامەیەکی بۆ ناردم. ئەو لە ڕێی نامەکەوە سوێندی خوارد بوو کە هێشتا خۆشی دەوێم و بەڵێنی داوە ئەگەر لەگەڵی ڕابکەم بە خێرایی مارەم دەکات و هاوسەرگیری دەکەین. هاتوچۆی ژین بۆ گوند براکانمی دڵگران کردبوو بە منیان گوت کە ئیتر بازنە بە دەوری ئەواندا بێنە و لەبیری بکە، چونکە ئەوان دڵنیا بوون کە ژین پیاوی ژیان نییە. لە وەرزی بەهاردا ڕۆژێک زانا هات گوتی ژینە ئەوە ئاخر جارە کە ژین دەیەوێ بۆ گوند بێ داوای هاوسەرگیریت لێ دەکات. خوا ئەوەندە ئازاری مەدا. ئەو لەوەی کە لە ڕابردوودا کردوێتی پەشیمانە. ئەگەر ئەوڕۆ جوابی نەدەیەوە ئەو هاوسەرگیری دەکات، چونکە لەلایەن خێزانەکەیانەوە لەژێر فشاردایە. ئەگەرچی هێشتا ژینم خۆش دەویست بەڵام ڕەتم کردەوە. دوای 2 هەفتە هەواڵ هات کە ژین چووە بۆ داواکاری کچێک لە خزمانی بابی کە ئێمەش دەمان ناسی. سەرەتا وامزانی کە ئەو نەخشەیە کە ژین بەویستی خۆی بگات ئەگەر نەخشەش نەبێ من چۆن لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەم کە دایکی تا سەر ئێسقان ڕقی لێمە و وای کردووە کە چەند کەسی تریش ڕقیان لێم بێتەوە. خوشک و براکانی ژینیش بەو شێوێ منیان خۆش نەدەویست و خێزانی ئێمەش بەو شێوێ خۆشیان لە ئەوان نەدەهات. لە نیوەی وەرزی بەهاردا بوون کە ڕۆژێک بۆ یەکێک لە شاخە جوانەکانی گوندەکەمان چوین بۆ کردنی ئەو گیایی کە بەهاران هەیە. دووبارە هەمان ئەو دەردە ناسیاوە دڵی ئازاردەم. هەر ساتە و چاوەڕێی خەبەرێکی تازە بووم. من کردبوومە عادەت کە ئەو هەواڵینە لە ژینەوە دێن من پێشتر هەستیان پێ دەکەم. ئەسر لە حاڵەتێکدا کە زۆر ماندوو هیلاک بووم گەیشتمەوە ماڵ. ڕوخساری شادی و خۆشی براژنەکانم دیت. دڵنیا بووم ئەو دەردەی کە ئەوڕۆ منی ئازارداوە بوونی هەیە. سەلامم کرد و چوومە مەطبەخ. ئەوان کارتی هاوسەرگیریان بە شێوەیەک لەسەر کراوەکە دانابوو کە لە دووری دەمەتە دەبیندرا. کارتەکەم هەڵگرت و کاتێک کردمەوە ناوی ژین بە دیار کەوت. دەستەکانم کەوتنە لەرزین. بە زەحمەت توانیم کارتەکە بخەمەوە ناو پاکەتەکەوە. هەستم کرد تەواوی جەستەم سارد بووە. عرەقی ساردی و پەشیمانیم لێ دەچۆڕا. هەرچەندە ویستم بەسەر خۆمی نەهێنم بەڵام نەکرا. فرمێسک لە چاوانم هاتە خوارێ. شەوکات هەمومان لەسەر سفرە دانیشت بووین. یەکێک لە براژنەکانم گوتی بۆ ڕۆژی هەینی هاوسەرگیریمان هەیە. بابم گوتی هاوسەرگیری کێ؟ براژنەکانم گوتی هاوسەرگیری ژین. بە هاتنی ناوی ژین هەموو نیگاکان بۆ من کران. من لە شەرمان سەرم دانواند و لە ناکەو دەستم کرد بە گریان. هەستام چوومە ژوورەکەم. برا گەورەکەشم بە دوای مندا هاتە ژوور. یەک زلەی توندی لێدام و گوتی ئەگەر تۆ ئەو نەفرەتیەت خۆش دەوێت کەواتە بۆچی کاتێک تیا پرسیاری لێ کردی بێدەنگیت هەڵبژارد و درۆت کرد؟ براکانم لە هۆکاری جیابوونەوەم لەگەڵ ژین خەبەردار نەبوون. منیش وەڵامێکم بۆیان نەبوو. گوتم من خۆشم ناوێ تەنها ناڕەحەتم. براکانی دیکەشم هەمویان هاتن و برا گەورەکەشم دڵی بە حاڵم سووتە و ماچی کردم. گوتی تاقەتی فرمێسکەکانتم نییە. هەمویان دڵیان دەدامەوە. گوتیان هەڵەت کرد. ژینە هەڵەت کرد. بەیانیەکەی ئەو ڕۆژەی تەواوی مامەکان و کوڕی مامەکانم چون بۆ هاوسەرگیریەکە. باکم گوتی ژینە ئێمە بچین بۆ هاوسەرگیریەکە؟ گوتم بەڵێ ئەگەرچی دەزانم کە براکانم نایەن بەڵام پێویستە تۆ زڵدایکەم بچن. زانە دوای هاوسەرگیری ڕاستەوخۆ هاتە لام و گوتی ژینە هەر کەسێک کە ئەو ڕۆژەی هاوسەرگیری دەکات خۆشترین ڕۆژی ژیانێتی. بەڵام ژین دڵخۆش نەبوو. بە جۆرێک خەمگین بوو کە تەواوی میوانەکان هەستیان بەو غەمگینی ئەو کردبوو. ژین لەو کارێک کە کردوێتی پەشیمان بوو. داوای لێبوردنی کرد بەڵام تۆ لێت نەبووری. ژینە بزانە زۆر زوو وەڵامی ئەو دڵشکاندنەی ژین دەبینی بەهۆی ئەوەی کە ژین بڕیاری خۆیدا. منیش بڕیارمدا هەر کەسێک بێتە داواکاریم جوابی بەڵێ پێ بدەم. دوای 2 مانگ کوڕێک بە ناوی عەلی لە گوندەکانی پیرناشار لە خوێندەوار و جوتیار بوو هاتە داوام. بڕیارمدا هاوسەرگیری لەگەڵ بکەم. کاتێ بە عەلیم گوت دوای هەفتەیەک جوابت دەدەمەوە هەمویان سەریان سوڕما. براکانم گوتیان تۆ دەتەوێت لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەیت لە ئاستی تۆدا نییە؟ بەڵام بە هەر شێوەیەک بێ ئەوان ڕێزیان لە ڕاکانی من دەگرت. بۆ هاوکاری و ڕاپرسیکردن من کە نە دایکم هەبوو نەخۆشک و
نەبراژنی پێویست کە من متمانەم پێیان هەبێ، بەڵام مامۆستای بەدین و ژیانی پێشم هەبوو کە چەند ساڵ هاوڕێی خەمخۆری من بوو. کاتێک ئەو ئاگدار بوو سوێندی خوارد کە ئەگەر من لەگەڵ عەلی هاوسەرگیری بکەم ئیتر ناوی من ناهێنێت. گوتی ئەگەر دەتەوێت قەرەبووی ژین بکەیەوە باشترە لەگەڵ کەسێک هاوسەرگیری بکەیت کە هەم لە ژین و هەم لە خێزانەکەشیان باشتر بێت. دوای ئەوەی عەلیشم ڕەت کردەوە دەواوی براکانیشم خۆشحاڵ بوون تاکە ئامانجم بۆ دەرس خوێندن. کاتێک ماڵی مامم دەیانویست ژین و هاوسەرەکەی داوەت بکەن بۆ گوند چەندین جار کاتیان بۆ ناردبوو. ژین قبوڵی نەکردبوو، هەموو جارەکان خۆی لەو داوەتە ڕزگار کردبوو چونکە دەیزانی من بەو کارە زۆر ناڕەحەت دەبم، بۆیە ئەویش ئەو کارەی نەکرد. بەهۆی ئەوەی کە ئێمە زۆریش لێک دوور بووین بەڵام دیسان یەکتریمان خۆش دەویست و هەستمان بە دەردی یەکتری دەکرد. وەرزەکانی بەهار و هاوین و زستان بۆ هەموو قورسیەوە ڕۆیشتن، قورسێک کە دوور لە ژین و ژیانی پڕ دەردەسەری لەگەڵ براژنەکانمدا. کاری کێلگە هات و چوونی من بۆ شار لەگەڵ ئەوەی کە کەمتر لە ساڵێک تێدەپەڕی بەسەر هاوسەرگیری ژیندا. هەواڵەکان دەربارەی ژین و هاوسەرەکەی لە ڕێگەی زانەوە کە زۆر لەگەڵ خێزانی ژین تێکەڵ بوو بە ئێمە دەگەیشت. زانە دەیگوت ژین زۆر لەگەڵ هاوسەرەکەی گەرم نییە و ئەو زۆری خۆش ناوێ، هەر ئەوەش بۆتە هۆی کێشە لە نێوانیاندا. هاری 2007 گەیشت لە کاتێک کە من 3 ساڵ بوو لە ژین جیا ببوومەوە. لە دووەم ڕۆژی نەورۆزدا ژین هاوسەرەکەی بۆ ماڵی بابی دەبات و بۆ خۆشی بۆ گوند هات و 3 ڕۆژ لە گوند بوو. من بە دزی هەمووان چاوم لە ژین دەکرد، بەڵام لەو کاتەدا هیچ کارێکی وام نەکرد کە ژین من ببینێ. بەدیتنی ئەو زۆر خۆشحاڵ بووم. ئێستاش ئەو هەست و سۆز و خۆشەویستیەی بۆ ژینم هەبوو هەر زیندوو بوو. دوای 3 ڕۆژ کە ژین لە گوندی بەسەر برد گەڕایەوە بۆ شوێنی نیشتەجێبوونی لە شاردا تا دایکی بباتە کنخاڵی. لە ڕێگەی چوون بۆ ماڵی خاڵی تووشی ڕووداوی هاتوچۆ دەبێ بەپەلە دەنێردرێت بۆ نەخۆشخانەی غەزایە. بەهۆی ئەوەی کە 3 ڕۆژ تێدەپەڕێت بەسەر ئەو ڕووداوەدا لە هەواڵەکە بێخەبەر بووم. هەموو خێزانەکەمان لەو هەواڵە ئاگادار دەبن، بەڵام بە قسەی براکانم هەموو بێدەنگی لێ دەکەن. شەو نزیکەی سەعاتدا زۆر بە خراپی چوومە قوڵایی خەیاڵاتی خۆش و ناخۆشی و بیرم لەو خەوە ناخۆشەی کە لە چەند شەوی ڕابردوو دیتبوو دەکردەوە کە دەنگی تەلەفۆن وریای کردمەوە. براکەم چیا دوای هەواڵپرسین بە بابمی گوت کە لە تەلەفۆن کاری پێتا. بابم بە گوتنی ئەلوو هێنانی ناوی حاجی و پرسینی حاڵ و گوزەرانی نەخۆش منی تووشی شۆک کرد. بەبێ بیرکردنەوە گوتم چ شتێک ڕوویداوە بابا؟ بابم گوتی ژین و دایکی تووشی ڕووداوی هاتوچۆ بوون، بەڵام حاڵیان باشە، بەڵام حاجی دەڵێ بە هەر شێوەیەک بێ دەبێت تۆ بێی بۆ نەخۆشخانە چونکە ژین داوای تۆی کردووە. بەڵام بابم گوتی من حەز ناکەم تۆ بچیت چونکە تۆ پەیوەندیەکت بۆوانەوە نییە. هەروەها براکانیشم هەڵیاندایە گوتیان بە هیچ شێوەیەک ژینە بۆ نییە بچێت بۆ ڕەزایە. تەواوی شەوەکە بەخەبەر بووم بۆ سەلامەتی ژین دوعام دەکرد. هەمویان لەڕێی چاومەوە زانیان کە شەو چەند گریاوم، بەڵام کەس پرسیاری نەکرد. دیتم کە ناتوانم نەچم بۆ دیتنی ژین. چوم بۆ ماڵی مامم و هەموو شتێکم لەکن ئامۆژنم باس کرد و داوای یارمەتیم لە مامم و ئامۆژنم کرد. مامم شەوێ هاتە ماڵمان و هەرچی دڵی ویستی سەرزنشتی بابم و براکانمی کرد و گوتی ژین ئەوە لەسەر مرگدایە. من سبەی ژینا دەبەمە دیداری ژین، هەرکەس هەرچی دەیوێ بابیڵێ. براکانم گوتیان ژین بۆتە هۆکاری بەدبەختی و فرمێسک ڕشتنی ژینە، بۆیە ئێمە ڕازی نین کە ژینە بچێت بۆ دیداری ژین. مامم گوتی ئەو شەوە دەچینە ماڵی ئێمە و سبەیش لەوێرا دەچین بۆ دیداری ژین. هەم خۆشحاڵ بووم و هەم ناڕەحەت. لەوە خۆشحاڵ بووم کە ژین هێشتا منی خۆش دەوێ، ویستویەتی من بۆ دیداری بچم. ناڕەحەتیش بووم لەوەی کە من لەوێ تووشی کۆمەڵێک کەسی وا دەبم کە تا سەر ئێسقان ڕقوکینە و نەفرەتیان هەیە بەرامبەرم. خودایە چۆن ڕوبەڕووی دایکی ژین ببمەوە؟ تا ئێستا ئەو بۆ لای ئێمە هاتووە، من ڕێزم لێ گرتووە. ئەوڕۆ من میوانم
خوایە گیان یارمەتیم بدە لە بەرامبەر ئەودا بێڕێزیم پێ نەکەن خودایە ئەو دڵم ببە بۆ دەریا ڕەحمی خۆت خۆم بۆ سەفەر ئامادە کرد کاتێک داخڵی هۆڵی نەخۆشخانە بووم خەڵکێکی زۆری لێبوو گاندێکیانم دەناسی و دەبوونە خزم باب و برا و هەتا خوشکەکانی ژین کە منیان دیت هاتنە پێشەوە بابی ژین گوتی کچم سوپاس کە هاتی و هەمویان سوپاسیان کردم قورگم گیرا بوو نەمدەتوانی جوابی هەواڵپرسینەکانیان بدەمەوە زۆر هەوڵمدا کە فرمێسکەکانم شارمەوە بەڵام فرمێسک کە بۆ ئازیزترین کەس دەڕژێ نابێ نهێنی بمێنێتەوە بەڵکو دەبێ وەکو باران ببارێ وەرە خوارەوە ئەی فرمێسکی ئازیز تا هەمووان بزانن کە چەندە ژینم خۆش دەوێ وەرنە خوارەوە فرمێسکە ئازیزەکانم شەرم مەکەن بەڵکو شانازی بکەن کە بۆ ژین دەبارن کاتێک دیداری چاوپێکەوتن دەستی پێکرد بە برای ژینم گوت من کۆتا کەس دەچم بۆ دیتنی ژین بەڵام ئەو گوتی هەموو ئەو کەسانەی کە هاتوون بۆ دیداری ژین هیچیان نیان توانیوە بیبینن بەڵکو لە پشتی دەرگاوە بینیویانە و ڕۆیشتن بەڵام تۆ دەبێ بچێ ژوورێ نزیک ببیەوە لەی بە دەنگێکی بەرز گوتم بۆ مەگەر ژین لە چ بەشێکە یانی ژین ئەوەندە حاڵی خراپە کەس ناتوانێ بیبینێ چون بۆ ژوورەکەی ژین خوایە گیان چی دەبینم ئەو قەد و جەستەیەی چەندە لاواز و بێهێزە ئەو چاوە جوانانە ئەو ڕوخسارە بێگەردە بۆ کەوتۆتە ئەو ڕۆژەی کە وای بەسەر بێت کاتێک چوومە ژوورەوە ژین بەدەستی ئیشارەتی کرد دکتۆرەکان ڕۆیشتن و یەکێک لەوانە ویستی قسەم لەگەڵ بکات بۆ ماوەی چەند دەقەیەک مات و بێتاقەت سەیری ژینم کرد و نەمدەتوانی هیچ شتێک بکەم جوڵاندنی دەستی ژین منی لە دنیای خەیاڵاوی هێنایە دەرو تێگەیشتم کە داوا دەکات بسمە پێشەوە چوومە پێشەوە بۆ چەند ساتێک هەموو شتێکم لەبیر کردبوو بەبێ ئەوەی کە سەیری دەور و بەرم بکەم و شەرم بکەم دەستی ژینم گرت و تون دەستیم گوشی ناوچەوانم مات کرد ژین ڕووی بۆ لای من وەرگێڕا و تازە کە تاوانی کردبووە بە زەحمەت منی دەبینی نیگایەکی کورتی بۆ کردم هەموو شتێکم لەو نیگا کورتەدا خوێندەوە ژین نەدەتوانی قسە بکە ئەگەر توانی باشی غەڵبەغەڵک بوو من هیچی لێتە نەدەگەیشتم برای ژین کە لە ژوورەوە بوو هاتە پێش و گوتی ژینە گیان سرت لی نزیک بکەوە ژین داوای لێکردم کە من ئەو ببورم گوتم نەخێر ژین ئەوە تۆی کە دەبێت من ببەخشی جارێ گرنگ ئەوە نییە ئەگەر تۆ باش بیەوە هەموو شتێک بەویستی تۆ دەبێت گوتی نەفرەتی بۆچی ئەو کارت لەگەڵ من کرد نازانی ئێستاش خۆشم دەوێ ئیتر حاڵی تێکچوو دکتۆرەکان ڕاستەوخۆ هاتن و منیش نەمتوانی بۆ حاڵەوە ژین ببینم لە کاتێکدا ڕوخسارم غەرقی فرمێسک ببوو لە ژوورەکە هاتمە دەر کاتێک هاتمە هۆڵەکە هاوسەری ژینیش لەوێ بوو کاتێک فرمێسکەکانی دیتم خۆی لادا تا هەواڵی نەپرسم ژین لەو کاتەی لە نەخۆشخانە بوو هەتا قسەی لەگەڵ هاوسەرەکەشی نەکردبوو بەڵام قسەی لەگەڵ من کرد هەمویان زانیان کە چه عاشقێکی پاک و سادە لە نێوانماندا هەبوو دوای چەند ساڵێک هێشتا لەناو نەچووە پرسیارم لە حاڵی دایکی ژین کرد گوتیان ئەو لە نەخۆشخانەیەکی دیکەیە بەڵام حاڵی باشە تەنها تووشی شکاندنی دەست و لاق بووە دووبارە چوومەوە بۆ ژوورەکەی ژین بەڵام ئەو هێشتا بێهۆش بوو من نەمدەتوانی لەوێ ببێنەوە ناچار لەگەڵ مامم گەڕاینەوە گوند ئیتر ئەو ژینایەی جاران نەمام بە هەر قسەیەک و بە هەر پێکەنینێک تووڕە دەبووم زۆر هەوڵمدا کە ئەو خوانە تەرێک بکەم بەڵام نەمتوانی چونکە ژین لە سەرەمەرگدا بوو ژین بەهۆی نەخۆشی دڵەوە تووشی دەردێکی خراپ بوو هەموو ڕۆژێک تەلەفۆنم بۆ خوشکی ژین دەکرد ڕۆژ بۆ ڕۆژ حاڵی ژین خراپتر دەبوو ڕۆژی 16 نەورۆز 2007 بوو بڕیارمدا کە بەهانای زانکۆوە لەگەڵ زانا بچین بۆ دیداری ژین هەتا گەرات ڕۆیشتم چاوەڕێم کرد تا زانا بێت و پێکەوە بچین بۆ دیداری چاوپێکەوتن هەرچەندە چاوەڕێم کرد هەواڵێک لە زانا نەبوو نزیکی نیوڕۆ زانە هات بەڵام چ هاتنێک بەدەم و چاوێکی گریانەوە سەرێکی ئاڵۆز و لولەلوولەوە هات 40-50 مەترێک دوور بوو کە خێرا خۆم گەیاندێ و گوتم خێرا کە درەنگ داهات زانا بە گریانێکەوە کە لە قورگیدا بوو گوتی ئیتر پێویست بەڕۆیشتن ناکە گوتم بۆ گوتی ئیتر ژین لەو نێوانەدا نییە و خەریکە تەرمەکەی دێننەوە کاتێک گوێم لەو قسەیە بوو ڕاستە و خۆ لە خۆم چوم کەوتمە سەر زەوی ئەو هەواڵی کە بە منیاندا خراپترین هەواڵی ژیانم بوو دوای مردنی دایکم دەستم کرد بە گریان
بە حاڵێکی ڕەنجەڕە و بنگوت گەڕامەوە. دوای گەڕانەوەم بۆ گوند جلی ڕەشم پۆشی، لەگەڵ ماڵمان چوین بۆ ماڵی ژین تا لە مەراسیمی سۆڕۆژەی ژین بەشداری بکەین. تا وشکبوونی فرمێسکەکانم بۆ ژین گەریام. چەند منداڵێک کە هاتوبوون بۆ ڕێوڕسمەکە شێتانە دەگریان، سرم سوڕما لێیان هەستم کرد کە ئەوە قوتابیەکانی ژینن کە بۆ مامۆستاکانیان دەگرێن. ناحەقیان نەبوو، ژین زۆر باش بوو، حەقیان بوو ئاوا بە وەفا بن بۆی. خوشکەکانی ژین هەر کاتێک پێیان کرا با دەهاتن دەستیان لە من دەکرد و دەیان گوت تۆ ئازیزی براکەمان بووی، لەبەر ئەوەی ئازیزی ژین بووی ئازیزی ئێمەشی. لەو ڕێوڕسمەدا دووبارە هەبوون ئەو کەسانەی کە قسە و قسەڵۆک هەڵدەبەستن. بۆ ئەو قسە و قسەڵۆکانەی بۆ خێزانی ژین دەکران. دوای 2 ڕۆژ ماڵ ئاوای لە ماڵی ژین گەڕامەوە گوند. بە خۆم گوت کە ئیتر نابێ بە هیچ شێوەیەک چاوەڕێی ژین بکەم بێت بۆ گوند یان چاوەڕێی نامەکانی بکەم، چونکە ئەو بۆ هەتایە ڕۆیشت. دوای هەفتەیەک لە کۆچی ژین هەموو شەوێک لە خەونمدا دەمدیت. داوای لێ دەکردم کە بچمە سەر گۆڕەکەی. دوای مانگێک چوومە گۆڕستان، بە زەحمەت توانیم گۆڕەکەی ببینمەوە. دوای نیوڕۆی ڕۆژی هەینی بوو، ئیتر لە هەوای ساردیش خەبەرێک نەبوو. قسەی زۆرم هەبوو کە بە ژینی بڵێم. گوتم منیش تۆم خۆش دەوێت، بەڵام ترسام لەوەی کە بۆ جاری دووەم بەڵێنت پێ بدەمەوە. بەڵام تا ئەو ڕۆژەی کە زیندوم یادی تۆ، عشقی تۆ هەر لە دڵم دەپارێزم. لە خۆشی و ناخۆشی و یادگارەکانی ڕابردوو هەموم بۆ باس کرد، چونکە دەمزانی گوێ لێ دەبێت. بە شێوەیە گریا بووم کە توانای بەرزبوونەوەم نەبوو. ناچار ئامێزم لەو بەردەی سەر قەبرەکەیدا بوو. هەر کەسێک بە تەنیشتمدا تێپەڕی با زوو تێدەگەیشت. دەیزانی کە چه ئازیزێکم لە دەستداوە. بیرم لەو ڕۆژە دەکردەوە کە ژین بە دوام دەهات و داوای خۆشەویستی لێ دەکردم. منی جوابم دایەوە و زوو بووینە دەستگیران کە قسەکانی ژینم دەکەوتەوە یاد. لە خۆمەوە پێکەنینم پێدەهات. دووبارە دەهاتەوە یادم کە ئەو مردووە پێکەنینم پێدەهات. غەرقی ئەو فکرانە بووم کە دەستێک تون شانمی تکاند و هێنامیە دەر لەو فکرە. کاتێک ئاوڕمدایەوە برای ژین بوو کە دەستی گرتم و هەڵیستاندم. خوایە گیان چی دەبێنم؟ دایکی ژین، براکانی، خوشکەکانی، براژنەکانی و هەتا هاوسەرەکەشی هاتبوون. شەرم دایگرتم و زمانم گیرا. زۆر داوای لێبوردنم لێکردن. جانتاکەم هەڵگرت و ویستم بڕۆم کە دایکی ژین لە کاتێکدا کە دەموچاوێکی ناخۆشی هەبوو نەیویست بڕۆم. ئەویش ئیفلیس ببوو. هەردوو پێکانی لەدەستدا بوو. ئەو قەد و باڵایە کە جاران هەیبوو بە شێوەیەک لاواز بوو کە سرم سوڕما. ویستی بچمە پێش، منیش چوومە پێش. وەکو ڕێزی دایکایەتی چوم دەستم ماچ کرد و لە باوەشی گرتم و دەستمان کرد بە گریان. گوتی ئافرین کچم، خۆشحاڵ بووم کە سەردانی کوڕەکەمت کرد. ئەوڕۆ تێگەیشتم کە تۆ چ مرۆڤێکی گەورەی. هەموو دنیا دەبێ لە تۆوە مرۆڤ بوون فێر بێ. هەتا منیش خودا تۆی زۆر خۆش دەوێت کە دوعاکانی قبوڵ کردی. من تاوانبارم، ئەگەر لێم نەبووری دەبێت چاوەڕێی بەڵای زیاتریش بکەم. گوتم نا ئامۆژن، هەمومان وەکو یەک تاوانبارین و لێرەدا ژین بوو بە قوربانی. دایکی ژین داوای لێبردنی کرد و گوتی هەتا دەمرم شەرمەزاری تۆ ژینم. نەفرەت لە من کە دەمزانی ئێوە یەکتریتان خۆش دەوێ و من بوومە هۆکاری جیابوونەوەتان. لە ڕێگەی تۆوە دەمەوێ داوای لێبوردن لە ژین بکەم. ئەو گەنجە جوانە من بێ شوێنم هێشتەوە. هاوسەری ژینیش ڕووی تێکردم و گوتی ئەگەر دەمزانی ئەوەندە لەگەڵ ژین یەکتریتان خۆش دەوێ هاوسەرگیریم لەگەڵ نەدەکرد. بە منیان گوت کە ژین خۆشحاڵە لەوەی کە لە تۆ جیابووتەوە. تاوانبار دایکێتی کە نەک تەنها بە تۆ بە ژین هەتا درۆی لەگەڵ منیش کرد بۆ هۆی ئەوەی کە من لە تەمەنی 20 ساڵی بێوەژن بمێنمەوە. هاوسەری ژینم بردەلای و گوتم تۆ بۆچی ئەو قسانە بۆ ژنە دەڵێی؟ بۆچی لەو کاتەدا خۆی بە برینەکانیدا دەکەیت؟ ڕاستە کار لە کارترازەوە، بەڵام ئەو پەشیمانە. هاوسەری ژین گوتی مەگەر تۆ دەتەوێت لێی خۆشبی؟ گوتم بەڵێ. ڕوم لە هەمووان کرد و گوتم من شتێکم نییە کە لە ئێوە خۆش نەبم. ئەگەر خۆتان بە تاوانبار دەزانن داوا لە خودا بکەن لێتان خۆش بێت، چونکە من ئیتر سکاڵام لەسەر کەس نییە. دوای 2 سەعات قسەکردن لەسەر گۆڕی ژین خوشکی ژین داوای لێ کردم کە بچم بۆ ماڵیان. کاتێک چوومە ماڵیان ئەو سندوقێکی کردەوە گوتی وەرە ژینە گیان، ئەوە تەواوی یادگاریەکانی ژینە کە بە دزی هاوسەرەکەی لێرە داینابوو.
ئەوانە بۆ تۆن چونکە هەمویان لەبارەی تۆ نووسراون گوتراون لەو سندوقەدا هەموو شتێک هەبوو کاسێت نامە وێنەی دەستگیرانی وێنەیەکی تاکی من کە سواردەورەکەی ڕەش بوو هەروەها کاسێتێکیش کە بۆ خۆی گوتوبووی چەندین کاسێتی دیکەش کە ئەو هونەرمەندانە بوون بۆ خۆی حەزی لێبوون هەروەها دەفتەرێکیش کاتێک ویستم دەفتەرەکە بکەمەوە خوشکی ژین گوتی ژیناگیان لێرە دەفتەرەکە مەکەوە تەواوی ئەو شتانەی ژین لە پەڕۆیەکی ڕەشی وەرپێچا بوون خوشکی ژین تەواوی ئەوانەی کۆ کردەوە و لە کاتێکدا کە ماڵئاوایی لە یادگاریەکانی براکەی دەکرد بە چاوی پڕ فڵمێسکەوە وتی خوا بەباشی پارێزگاریان لێ بکە کاتێک گەیشتمە گەراج دەفتەرەکەم کردەوە خوایە گیان چی دەبینم تەواوی ئەو ڕێکەوتنامانەی کە لەوێدا نووسرا بوون پەیوەندیان بە ڕۆژانی پێش دیابوونەوەمان هەبوو ئەو دەفتەرە سەلماندی کە منیش وەکو دایکی ژین تاوانبارم لە ڕەهاکردنی ژین دوای مردنی ژین شادبوون باشترین تۆڵە بوو کە من نەمدەتوانی لە ژیانەوە بکەم دوای مردنی ژین شادبوون باشترین تۆڵە بوو کە من دەمتوانی لە ژیانی بکەمەوە سڵاو لە تۆی خوێنەر و گوێگری کتێبی دەنگی بۆ هەموو ئەوانەی کە دەیانەوێت کاتەکانیان بە هەدەر نەڕوات گەردەتەوێت بیرڕۆشن بیت و ئاسۆی بیرکردنەوەت فراوان بێت و بۆ دۆزینەوەی وەڵامی ئەو پرسیارە زۆرانەی کە لە لای تۆدا دروست بوون گەردەتەوێت لە شارستانیەت پێشکەوتن داهێنان پەندوەرگرتن بیرکردنەوە و تێگەیشتن لە خودی خۆت و دەوروبەر شارەزا بیت بۆ هەموو ئەمانە کتێب چاکترین ڕێگایە خوێندنەوە و گوێگرتنی کتێب پێویستیەکی خودی و گشتیە جا بۆ ئەوەی نابینایان و دابڕاوان و هەموو ئەوانەی کاتەکانیان بە هەدەر نەڕوات لەم هۆشیاریە بێبەش نەبن ئێمە وەک کتێبخانەی دەنگی هاوکاری هەڵساوین بە پرۆژەی تۆمارکردنی کتێبی دەنگی کارەکانی دەنگی هاوکاری بریتین لە ڕێکخستن تۆمارکردن و مۆنتاژکردن و بڵاوکردنەوەی هەموو ئەو کتێبانەی کە لەلایەن خۆبەخشانەوە تۆمار دەکرێن ئەرکی تۆی خۆبەخش بۆ مانەوە و بەردەوامبوون و بەرەو پێشچوونی کتێبخانەکەمان خۆبەخشی بەڕێز تۆمارکردنی کتێب بە دەنگی تۆ کارێکی چاک و ئەرکێکی مرۆڤایەتیە هاوکاریتان هۆکارە بۆ مانەوەی ئێمە و سوودگەیاندنە بە گوێگرانی کتێبی دەنگی بۆ دەستکەوتنی زانیاری دەربارەی کتێبخانەی دەنگی هاوکاری و بەشداربوونتان لەم پرۆژەیە دەتوانن پەیوەندی بکەن با ژمارە مۆبایلی سەرپەرشتیاری پرۆژە خەیڕوڵڵا نیعمەت 0781 696 1001 بۆ هاوکاریکردنی زیاتری کتێبخانەی دەنگی هاوکاری دەتوانن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بەشدارمان بن لەگەڵ ڕێز و سپاسی سەرپەرشتیاری پرۆژە خەیڕوڵڵا نیعمەت و دەستەی هاوکاران بۆ سوودمەندان و خۆبەخشان